ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شادووەم کاتتان باش جارێکتر خۆشحاڵم لەگەڵ ئێوە عزیزان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تر لە ڕێگەی کەناڵی هیواوە. بەرنمەی ئەمڕۆ 26 شوباتی 2024 سەبارەت بەو پێشهاتەیە کە هەفتەی ڕابردوو ڕۆژی چوارشەممە لە عێراقا پێشات ئەویش بڕیاری دادگای فیدرالی باڵای عێراق سەبارەت بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بوو. ئەم بڕیارە لەگەڵ لایەنەوە لێکدانەوەی لەسەر کرا بەشێک لە فەرمانبەرانی ناڕازی لە کوردستان ئاهەنگیان گێڕا بۆ بۆنی دەرچوونی ئەم بەیانەوە ئەم بڕیارەوە و لێکدانەوەی جۆر بە جۆر لە کەناڵی جۆر بە جۆرەوە ئەنجامە دێ سەبارەت بە کاریگەریەکانی ئەم بڕیارە لەسەر دۆخی هەرێمی کوردستان بەگشتی و لەسەر دۆخی فەرمانبەران بە تایبەتی و گەلێک پێیان وایە کە ئەمە ئیتر کۆتایی دۆخێکی نالەبارە بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستانە هاتووە لە ماوەی ڕابردووە وەگوایە ئەمە چارەسەرێکە دۆزێتەوە بۆ کێشەیەکە چەندین ساڵە و تایبەت لەم ساڵانەی دواییەوە ئەم ساڵ بە تایبەتتر بوو بە مایەی دەرکەوتنی جوڵانێکی ناڕزایەتی گەورە لەسەر شەقامەکان بە تایبەت لە ناوچەی سەوز یاخود ناوچەکانی ژێر دەستی یەکێتی. گەلێک پێیان وایە ئەمەی تر کۆتایی ئەم کێشانەیە و گوایە دۆخەکە بە قازانجی فەرمانبەران تەواو بووەوە سەرنجام حکوومەتی هەرێم ناچارە بێکە مل بدا بەم بڕیارانەوە ئیتر موچەی فەرمانبەران لەلایەن بەغاوە بە ڕاستە و خۆ تەسلیمەکرێ یاخود ئەدرێ بە فەرمانبەران ڕێگاگرێ لە گەندەڵی و تاڵانکاری دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی باڵانسی هێز لە نێوان هێزەکانی ناو کوردستانە ئاڵ و گۆڕ پێدا گەلێکە چن بۆ ئەوەی کە هەرێمی کوردستانی تر نەما بوو بە حیبرون عەلا وەراق سەبارەت بەم مەسائلانە و مەسائلێکی تر کە لەم بابەتەوە هاتوونەتە پێش لە کەناڵی هیواوە پێمان خۆش بوو بەرنامەیە پێشکەش بکەین و من بە تایبەتی لە ڕوانگەیەکەوەمێ ئەم باسە لێکدانەوەی لەسەر بکەم کە دوور بێ لە مەسەلەی هەڵوێزگرتن گەلێک جار هەڵوێزگرتنەکان کە لە دۆخی سیاسی هەرێمی کوردستان و لە عێراقا ڕوەدا گەلێک جارە بن بەهۆی ئەوەی کە ڕاستیەکان و حقایقەکان بن بە قوربانی هەڵوێستەکان زۆرتر خەڵک ئاوات و خەون و خەیاڵەکانی خۆی خاتە جێگەی واقع و لە بری ئەوەی کە قسە لەسەر لێککەوتە ڕاستەقینەکانی پێشهاتێکی دیاری کراوکە بیر لەوا کاتەوە کە ئەمە چۆن لە خزمە دەوتەوە جوهەی کە خۆی بۆەتی بەکاری بێنێەوە جۆرێک پاساوێکدا بۆ هەڵوێستانی کە لە پێشووترا بوویەتی. حتمما مەسلەیەکی ئاساییە کە جەماوەری بەژمێنەتی کوردستان دەستکورتی کوردستان ستەملێکراوی کوردستان چەساوی کوردستان بە تایبەتی فەرمانبەران دڵخۆش بن بەوەی کە سەرنجام لە کۆتایی ئەم تونێڵە ڕووناکیەک دەرکەوتووە و ئەم ڕووناچی تر ئەمان با بەرەوەی کەوا دۆخ و باری ژیان و گوزەرانمان کەمێک ئاسوودەتر بێ کەمێک جێگیرتر بێ کەمێک ئینسان بتوانێت پلان بۆ ژیانی خۆی دابنێ لەسەر بنەمای کە داهاتێکە هەیەی ئەم داهاتە نەبێ بە قوربانیەوەی کە مەیل و ئارەزوو ویستی دەسەڵاتداران چۆنە یاخود کێشۆ ملانەکانە لەناو کوردستانە بە چه ئاراستەیەکە ئەڕوا نەبێ بە قوربانیەوە بەکو کەمێک متمانە زۆرتر بێ لەسەرەوەی کە توانن ژیانی مەمرە و مەژی بەڕێوە ببن. بەڵام لەلایەکی ترەوە خۆشخەیاڵی زۆر و ئەوەی کە سەرنجام هەموو مەسەلەکان پەیوەستکەن بە بڕیارێکی دیاری کراوە لەلایەن دادگایشی ڕژێمێکی وەکو ڕژێمی عێراقەوە ئەمە بۆ خۆی لە ڕاستیە ئەتوانێت ببێتە مایەی ڕێون بوون و بێتە مایەی ئەوەی کە جوڵانەوەیکی ناڕزایی کە بەڕێکەوتووە لە بریەوەی بە ئەنجامەکانی بگا لە بار ببرێ. ئەم بەرنامەیەمان دیارە بەو ئاراستەیە ئێمامانوێت لێکدانەوە بکەین و میوانێک کە بەشدارێکە ئەمڕۆ لەگەڵ منایە هاوڕێ مۆیەد ئەحمەد یەکێکە لە چاودێران و یەکێکە لەوانەی کە لە نزیکە و متابعی دۆخی عێراق و کوردستانەکە
ئەو منەسیقی گشتی کۆمیتەی ناوەندی ڕێکخراوی بەدیلی کۆمونیستی لە عێراقا سەربارەوەی کە وەکو هەڵسوڕاوێکی کۆمونیستی دێرین لە کوردستانە دیار و ناسرااو بووە لەسەر ئاستی عێراقیشە وەک کەسایەتیشی کۆمونیستی ڕادیکاڵ دەرکەوتووە بۆ ئەم باسە بە باشمانزانی کە ئەو هاوکار بوو بەشدارمان بێ لە پێشکەشکردنی ئەم بەرنمەیە لەگەڵ ئێوەی ئازیزا بە خێراتنی هاوڕێ مۆید ئەحمەدەکەین موێت زۆر بە خێراتی زۆر خۆشحاڵم کە داوەتی من قوبوڵ کە بۆم بەرنمەیە بۆ مێدەوەی گفتوگۆ و قسە و باسێکی بەسوود و بەهرەدارمان بێ. چاوەکەمی هاوڕێ شەماڵگیان دەسەکانی تۆش خۆش بێ و زۆر مەمنونم بۆ ڕەخساندنی ئەم فرسەتە و هیوادارم بتوانین بەرنمەیەکی سەرکەوتوو بەڕێوە بەرین. دەسەکانە خۆش بێت. زۆر باشە. من کەمێک لە سەبارەت بە تێبین و تێڕوانینەکانی خۆم قسەم کرد وەکو بڵین ئەوەی کە عادیلانە بێ پێم خۆشە سەرەتا بەر لەوەی بچمە سەر پرسیارەکانم یاخود محوەرەکان باس بکەین پێم خۆش بوو ئەمتیباعی گشتی تۆ سەبارەت بەم بڕیارەوە ئەوەی کە ئەمە ئەتوانێت چۆن بێ وە پێویستە کات چۆن چۆنی لێک بدرێتەوە بۆ بینەران باسکەی فەرموو. زۆر باشە دەسەکان خۆش بێ خۆی لە ڕاستیە یانێوە جێی داخە کە مەسەلەکە ئەوەها بێ خەڵکی کرێکار و زەحمەکێشی کوردستان فەرمانبەران ینی وەزعەکە گەشتێتەوەی کە ینی موچەی نەدرێتێ و ئەمە بێتە ئەوەی کە بڵێن دەستکەوتێکی زۆر گەورە بێ بۆی کە على الأقل موچە تەوفیرە بێت یعنی ئەوە خۆی حاڵەتێکی ناتەبیعیە بەڕاستی بەڵام بە هەر حاڵ هەر ینی ریفۆرمە هەر دەستکەوتێک بۆ خەڵکی ینی بە فەرمانبەران و بۆ کرێکاران و بۆ خەڵکی ستەمدیدەی کوردستان بەڕاستی خۆشیە بۆ هەموو لایەکەوە ئێمەش لەو لایەنەوە بەشدارین لەگەڵ هەمویانە و خۆشحاڵین بۆی کە حیاتیان و ژیانیان ئیلا تاڕاتێک ینی خۆشگوزەرانی فەرەهەم بێن بۆ خۆیان و بتوانێت ئەم کێشەی ینی موچەیە چارەسەر بێت. بەڵام هەر وەکو تۆش وتێ لەلایەکی کەوە ینی ئەو دەسەڵاتەی کە گوایە ینی خزمەت بە خەڵکی کوردستانەکە خزمەت بە هاتۆ بە هانای ینی داواکارەکانی کرێکاران و فەرمانبەرانی کوردستانەوە لە ڕاستیە یعنی ئەگەراوە تعبیری کەم ینی حکومەتێک و ڕژێمێکی دژە شۆڕشە ینی شۆڕش کراوە بە ڕوویە ساڵی 2019 و خۆتانەزان لەو ڕاپەڕینە ینی داوای ڕۆشتنی ئەم ڕژێمە ئاکرا بە تەواوی و ینی کەماوەتەوە لەسەر حکم ئەسڵەن وەکو هێزێکی دژە شۆڕش و کشتوبڕینی ئەو شۆڕشە و ئەو ئینتفاازەیە لەسەر کارە لەبەر ئەوە هەر خۆشباوەڕیەک هەچ خۆشباوەڕیەک بەوەی کە ئەمە شتێکی جێگیرە و ئەتوانێت چارەسەری کێشە ئەسڵەکانی خەڵکی کرێکار و زەحمەکێش و نەدار و ستەمدیدەی کوردستان بکە ئەمەش زۆر هەڵەیە و ئەبێنسان بە چاوێکی واقعبینانە سەیری هەموو ماجراکە بکە و هەموو وەزعەکە بکە یعنی هەم لەلایەکەوەی کە ئەمەی کە بەدەست هاتووە مەطلبی خەڵک بووە و لەلایەکی کەشەوە هیچ وەهمێ دروست نەکەین نە بە هێزەکانی ناسیۆنالیزمی کورد و دەسەڵات لە کوردستانە ونا بە هێزەکانی ناسیۆنالیست و ئیسلامیزم لە سەر ئاسی عێراق و لە دەوڵەتی مەرکەزیە ئەوە بە شێوەیەکی زۆر کورد ینی ویستم دەری بڕم. زۆر باشە دەست خۆش باسی دەسەڵاتی مرکزی و باسی بڵین دەسەڵاتی حکوومەتی ناوەندیاخ و حکوومەتی عێراق مەسلێکی گرنگە لەم نێوەیە ینی دیارە ئەچین پاشتر لەسەرەوەی کاریگەریەکانی لەسەر دۆخی کوردستان چیە بێت و پەیوەندی بینی ئەوەی پێوترێ ناوەند و هەرێم بەڵام خودی بڵین مەرامی دەسەڵاتی بەرکەزی عێراق لە ئەم بڕیارە چێت چووکە من لەو باوەڕیانی مەسلەکە ئاوا سادەوە ئاسان چوو بێتە پێشەوە یاخود داوای ببینیکەوە دادگای فیدرالی عێراق دادگای فیدرالی باڵای عێراق مەجموعە قازی بەری و
بێتاوان دانیشتون و خەریکن قانون جێبەجێکەن و پرسێک و کەسێکی دیاریکراوەتە بەردیامیان لەبەر ڕۆشنایی مەوادە دەستوریەکان و ئەوەی کە لە دەستورا هەیە ئەوانە هاتوون بڕیاریان لەسەر ئەم کەیسەداوە وە گوایە خەڵکیان ئینساف کردووە. زۆرتر دادگای فیدرالی عێراق لە ڕابردووشا دیار بووە کە چەکێک بۆ وەسیلەیەک بۆ بەدەستی گروپە باڵادەستەکانەوە بۆ بڵێن تەسفی حساب لە لێوان خۆیانە. زۆر بڕیار هەیە ئێستا لەلایەن دادگای فیدراڵی باڵای عێراق و جێبەجێکرا بۆ نمونە مادەی مادەی چلوەکەوەی کە سەبارەت بە بڵێن کەرکووک و دۆخی کەرکووکەوانەوە لە جێگەی خۆی ماوەتە خۆ کەس لێشی ناپرسێتەوە بڕیاری دادگای فیدراڵی عێراق و جێبەجێش ناکرێتەوە ئەنجامیش نادرێەوە زۆر بابەتی لەم بابەتانەش دێتە پێشەوە ئەبینین جا بۆیە من ئەمێ بزانم ئەبێ مەرام و ویستی دەسەڵاتی حاکمی ناوەندی چێ یاخود ئایا بەڕاستی ئەمە ویست و مەرامی دەسەڵاتی حاکمی ناوەندی عێراقە یاخود ئەمە لە پشتیەوە بەرژەوەندیەکانی ئێرانەکە لە بەرامبەر پارتیا لە کێشە و ململانیەکایە بە جۆرێک گوشاری بۆ دێنێەوە بە جۆرێکی تریش لە ڕووی سەربازیەوە لەوانەیە گوشاری بۆ بێنەوە بەم جۆرەش لە ڕێگەی دادگای ناوەندی عێراقەوە فشاری بۆ دێنێ تێڕوانی لەسەر ئەمە چییە چۆنیە بینی ئەم مەسەلەیە ینی هەموو شتێ متەوەقع ینی چاوەڕوان کراوە لێیان ینی بەڕاستی خۆیان ئەمان وەکوتم ینی هێزێکی دژە شۆڕشە و هێزێکی کۆنەپەرستی ئیسلامی سیاسی شیع بە دەرەجێ ئەساسی کە لەسەر کارە و ارتباط ینی پەیوەندیەکی تۆ تۆڵی لەگەڵ ئێران و ڕژێمی ئێران هەیە یعنی ئەمانە هەموو هەر سیاستێکە ینی پەیڕەویەکەن لە ئاخر شیکردنەوەیە بەشێکە لە سیاسەتی گشتیان ینی جا ناکرێتەوە لە استراتیجێت و سیاسەتی گشتیان بۆ ئیداری وەزعەکە بۆ تەسبیتی خۆیان و کۆڕژێمێک و ئەمانە کە سەبارەت بەم مەسەلەیەش ئاینە شت ینی ئەم مەسەلێژە ینی لەو بابەتەوە لایەنەوە ینی ئەیگرێتەوە شتەکە بەڵام بە مشخصی ئایا چی بووە هۆی ئەوەی کە ئەم قەرارە دەرکەن ینی غەرەزیان چێلەی ینی مەجموعە شت ئینسان دەتوانێت تەحدیدیکە یەکەم بێجگەلەوە کە خۆی لە هەم عێراقیش و هەم لە کوردستانیشە ئەزمەیەکەوە ئەم مەسلەی نەبوونی ڕاتە یان نەبوونی موچە لە کوردستانی عێراقا ینی کێشەیەکی زۆر گەورەیە و ینی نەهەیە حکومەتی هەرێم و نە حکومەتی مرکزی ناتوانێت ینی چۆن بڵێ ئاوان نییە کە بتوانێت تا ئەبد ئەم مۆزوعە درێژە پێ بداوە بێ لە شوێنێکە ینی سیاسەتێک و حالێکی بۆ بکەن ینی ڕێگەیەکی بۆ بدۆزنەوە بەس ئەم ڕێگەیە نایدۆزنەوە لە مەسلحەتی خەڵکەکە ئەو ڕێگەی کە تەبەنیەکەن بە گوێرەی بەرژەوەندی استراتیژی خۆیان تەبەنیەکەن و پەیڕەویەکەن و ینی ئەچنە سەری ئەیگرن نەبەر اینجا ئەمەش وایە ئەمە لایەنێکی تەمان مۆزوعی پۆڵەتیکس و سڕاعی بینی پارتی و یەکێتی و کێشمەکێشی بینی بڵێن ینی هێزەکانی ئیسلامی سیاسی شیع و لە پەیوەند بە ئێرانەوە بۆی کە زەختێ لەسەر ینی پارتی و بڵێن حکومەتی هەرێم دروستکەن ئەمانە هەمووی لەناو ئەم هینا هەن لەناو معادلە هەن کەس ناتوانێت کاریەوە بکە بەڵام لە ئاخر لە دواشیکردنەوە ئەم قرارش کە دەرچووە ینی من حەزەکەم ئەو لایەنەش بڵێم ینی جارێ ینی جێگیری ئەم مەسەلەیە چەند بەردەوامە بێت چەنە ینی جارێکی کە خەڵکی مامۆستایان و کرێکارانی کوردستان ناکەونەوە هەم جارێکی کە نێ موچە بڕین و ئینقیتاع و تەحویلدانی ئەم مەسەلەیە بۆ مۆزوعی سڕاعی بینی هەرێم و بینی مرکز ئەمانە هەمووی نییە ینی ئەگەرن ئەگەر ینی کە ڕوو بدا اینجا تا ئێستا هینەکە تهدید نەبووە ینی واضح نییە بیزەبت ئەمە بزەبە سیاسەتێکی جێگیری ئەم ڕژێمەیە و استراتیجێتێکی بەعیدمەدایە یان مەسلەیەکی تاکتیکی موقەتە من ئەوەی کە بۆیە چم زیاتر لەگەڵ ئاڵوگۆڕی ئەوزاع و لەگەڵ تەتەوری وەزع ئەمەش قابلی گۆڕانە ینی وە نییە بڵێ ئەمە شتێکی استراتیجی درێژخایەنەکە ڕژێمی سیاسی لە عێراقا تەبەنی کردبێ و ئەمە ڕێگە حەلی بێ بۆ قەزەی ینی مەسلەی موچە بەڵام ئەو لە سڕاعێکی بەردەوامایە کە تا ڕادێ بڵێن لایەنی سیاسی ئەم کیانە کەم کاتەوە حقیقەتە ئەوە ڕاستە
بەڵام نوع کەم یکاتەوە کە ینی لە ناویشی نەبات یعنی ئەوە نییە بڵێ کامە لە ناوی بات و ینی جارێکیکەی باتەوە بۆ دۆخیکەوەوانە ئەوەش مەفرح نییە من بەڕاستی قەنەعاتم بۆ هینە بیرکردنەوەی نییە کە گوایە هەرێم تەوا و ئەوانەتەوە ینی وجودی قەبارەی سیاسی هەرێم شتێکی کەیە لە پەیوەند بە مۆزۆی موچەوە تهدید نەکراوە لە پەیوەند بە سناعاتی جیۆپۆلیتیکس و مەسائلی زۆر فراوانترەوە ئەمکیانە مەوجودە لە ئەم ئیدامەی هەبووە و ینی پەیوەندکردنی ئەوە تاوان ئەمە ناسیۆنالیستەکانی کوردستان زیاتر ئەمە دەوڵ لێیان بووی کە ینی ئەمە قوارەی هەرێمە خاتە خەتەرەوە ئەوەکە ئەمە هیچ ڕەبتێکی نییە ینی ڕەنگە لەوەکو تاکتیک و سیاست بەشێ بێ لە وەکو چۆن بڵێن نقطە گرتن لە هێزی بەرامبەری ینی ڕژێمی سیاسی عێراق ئێوە نقطە لە بەرامبەرەکەی بگرێتکە هەرێمی کوردستان و بە تایبەتی پارتیە بەڵام لە دواشیکردنەوەیە مەسلەی قوارەی هەرێم و مەسلەی وەزعی سیاسی هەرێم و حتا یەکلاکردنەوەی وەزعی سیاسی هەرێم ینی پەیوەندە بە زۆر مەسائلێکەوە بەڕای من ئەمە شتێکی ئەوە گرنگ و گەورە و ینی استراتیژی نییە لە گۆڕانکاری لە وەزعەکە من حەزەکەم ئەو نقطەیە تاکیدکەم جا ئێمە بەڵام لە هەمان کاتە ینی فشارێکی بەرحەقی خەڵکی کرێکار و زەحمەکێشی کوردستانە و ئەبێ ئەمە هەر لە یەکەم ڕۆژەوەمە تحقیق کرایە کە ئەم ینی موچە تاخیر نەکرایە و لە یەکەم ڕۆژەوە بە هەرچ ڕێگەیەک بێ تەوفیر کرێ ئەوەی کە لە ڕێگەی بەغاوە بێ هەچ پەیوەندکردنەوەیەکی ئەمە ڕێگە بگیرێ کە ئەمە پارەنەیە بۆ عێراق و ئەم شتە ڕەفز کرێت و ئەوەی وای لێ بکرێت لەبەروی کە ئەمە کیانی کوردستانە کیانی هەرێم ئەخاتە خەتەرەوە ئەمە بابێکی ترە ئەمە سیاست شتێکی تر و سەر بە مەسلحەت و بەرژەوەندی و سیاسەتێکی تر کە هی پارتی و هێزەکانی دەسەڵاتە لە کوردستانی عێراقا بەڵام خەڵگە بێ بژی ئەبێ مۆزوعەکەی حەل بێ ئەبێ ڕاتب وەرگێ دوای ئەو مەسائل استراتیژیانەی کە باسەکەی مەسلەی هەرێم ینی مستەقبەلی کوردستانەوەانە بۆ ڕەبتەکەیتەوە بە ینی لەسەر حیات و ژیان و مەماتی خەڵک نییە ئەم مەسلەیە کاڵاکێت و باسەکە لێوەیە بێ ئەمە کولی ئەو معادلەیە بگۆڕ ینی بخێنەوە سەر ئەسڵ لەوێەوە ئیشپین تۆ گە باسی هەرێمی کوردستانەکەی ئەگەر باسی مەساڵحی سیاسی خۆ دەکەین باسێکی ترە پەیوەندی نییە بە مەسلەی موچەوە موچە ئەبێ بدرێ موچەی خەڵکی کوردستانە بێ بدرێ کێ ئەیدا ئەبێ بدرێەوە بەحسەکەشەوە نییە وڵا ئێمە لەگەڵ عێراق بیا باشتیان هەرێم بیە بازەوە نییە باز ئەوەیە نقطەی ئەسڵی ئەبێ موچەی خەڵکی کوردستان کرێکار و فەرمانبەرانی کوردستان ئەبێ بدرێ ئەبێ سابت بێت تۆ هەیکلێکی دروست کردو قەبارەیەکی دروست کردو و سڕعاتی لەگەڵ مرکزا هەیە و مرکز لەگەڵ هەرێمی هەیە ئەمانە چ پەیوەندێکی بەمەوە ئەمە فڕۆز نییە ئەمە ئەسڵ لە یەکەم ڕۆژەوە لە ئارام بووە حتا قەبارەی هەرێمی کوردستان و پەیوەستکردنەوەی بە مۆزۆعی موچە و بە قوتی خەڵکەوە تۆ ینی هەژاری بکەیت بێدەرەتانی بکەیت بێ ئۆزاعی بکەیت ئەمە ئەلاساس کیانی سیاسی هەرێمە ئەپارێزی ئێوە ینی ڕای کێشی وەکۆی چۆن بۆیە بیبێ بۆ شەڕی قەومی و خۆت و بیبێ وەکو هەموو شتەکانی کەیکە هەر لەو بابەت هەر ئەو مۆزوعەیە هیچ شتێکی نەگۆڕیوە ڕاستە من زۆرتر مەبەستمەوە بوو بەڵام بەر لەوەی قسەی زۆرتر بکەین لەمە ئازیزانێک کە بینەری بەرنامەکەمانن خوازیارین لە ڕێگەی خۆتانەوە لینکی ئەم بەرنمەیە لە ڕێگەی سوۆسیال میدیای خۆتانەوە بڵاو بکەنەوە تا بینانێکی زۆرتر بەرنمەکە ببینن ئەگەر کۆمنتێک یاخود پرسیارێک سەرنجێک ڕەخنەیەکتان سەبارەت بەم باسانە هەیە لێرە ئەکرێت لە ڕێگەی کۆمنتەکان و لە فەیسبوک یاخود لە یوتیوب بینووسن و ئێمە بە خۆشحاڵی و ئەخوێنینەوە تا ئێستا تەنها هاوڕێک هاوڕێ مریەم سوڵتانی سڵاو ڕێزی ناردوو سپاسێکەین سەرچاوان مەبەستم زۆرتر ئەوە بوو کە دووەختێک مەرامێکی سیاسی لە پشت بڕیاریشی لەم بابەتانەوەیە ینی ئەم بڕیارانەی دادگاکانی عێراقەوانە ئەوانی وەکو دادگایەکی محای سەیریان بکەین ئەمە وەسیلەیەکی سیاسی و بەم ئەندازەیەش بەڕاستی تێگوشین بە هیوای دراوسێ یاخود بە ئومێدی ئەوەی کە کێشەکانی بینی فەرمانبەرانی کوردستان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی کوردستان لەلایەن دادگایشی بەغاوە چارەسەر دەبێت و حەلەبێ من پێم وایە بڵین ڕێونکردنە بەڕاستی دانی ئەدرسی هەڵەیە بە جەماوەرێکە لە کوردستانە هەیە معلومە کە منیش وەکو ئەو خەڵکەکە لەسەر شەقامەکانی سلێمانی وەگەر بۆیان بکرا لە هەموو شارەکانی کوردستان لە هەولێریشا
هەڵپەرچیان نەکرد بە بۆنێ و منیش وەکوان دڵم خۆشە بەوە کە فرسەتێک بە هەر حاڵ ئومێدێک هاتۆتەوە کە ئینە بێ بەڵام لە ڕاستیەم و مێدانە زۆر جار بەرەو ناکوژاباتمانەوە دەردیاڵێ ینی باسەکە لەسەرەوەیە ئەم بڕیارە چۆن لەلایەن دادگای فیدرالیەوە ئەنجامدرا و دەرچووەکو پێشتر وتم مادەی ١40ەوە لە دادگای فیدرالی قسەی لەسەر کراوە لە بەرەوەی بە مەرامی سیاسی دەسەڵاتداران نییە بەچی خراوە لە جێگی خۆیان ماوەتەوە بە پێچەوانەوە خەریکە لە کەرکووکە دووبارە پرۆسی دەرکردنی خێزانی کورد و ماڵە کوردەکانوانە دەست پێکات و کە دووبارە سیاستێکی شۆڤینیستانەیە بەستمەوەی بەم مانایە ممکنە لە پێچێکی ترا بە تەنازولاتێکی دیاریکرااو لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بە ڕێککەوتنیی دیاریکرااو لەگەڵ ئێرانە بە گۆڕینی تەوازنی هێز لەناو دەسەڵاتی عێراقا بە جۆرێک دوورکەوتنەوە بێت مەسەن لە ژێر فشاری ئەمریکا بێ لەژێر فشاری تەسەوراتی ناوچەکەیە بێت دوورکەوتنەوەی حکوومەتی مرکزی عێراق لە ئێرانەوەوانە ممکن ئەمە ئاڵوگۆڕی بەسرا بێ و لەو کاتەیە هەرچی ئومێدێک خەڵت چنیوە لەسەر بنەمای ئەوەی کە ئەم بڕیاری دادگای فیدرالی باڵای عێراق کێشەی تو چارەسەرەکە و حەلەکە زەربی سفرەکە بە بڕای من ئەم ئومێد ئەمە ئەبێ لێکی بدەینەوە ئەم بڕیارە بەم معنا دیاریکراوی کە ئێستا دەرچووە چ ئاڵوگۆڕێکی لە تەوازنی هێزا دروست کردووە وە چۆن هێزە ناڕازیەکانی کوردستان لەم دۆخەنوێیە سوود وەرەگرن بۆ برنە پێشەوەی خەباتی خۆیان یعنی خەباتی کارگەران و فەرمانبەران و موچە خۆرانی کوردستان کۆتایی نەهاتووە ئەمە ئەتوانێت تەنها قۆناغێکەکە تۆ بتوانی باشتر خۆت ڕێخی چاکتر ڕیزەکانی خۆت کۆکەیتەوە و بزانی بە چ شێوازێکە توانی سوود لەم هەلومەرجە تازەیە وەرگری بۆیکەوە هەنگاوێکی تر ئەم ناڕزایانە بەریتە پێشەوە هەنگاوێکی تر دەسەڵات ناچارکی بۆیکەوە پاشەکشە لە بەرامبەر تۆیا بکات و بەشێک لە داخوازەکان جێبەجێکە بە بڕای بەڵام من بێمە سەرەوە کە هەندێک قسەیەکی و تەسەوراتی دیارە ئەم بڕیارە من بۆیە نەچوومە سەر دوو بڕیاری دەرکردو دادگای فیدرالی عێراقیشیان لەسەر موچەی فەرمانبەرانێکی شتریشان لەسەر هەڵبژاردنەکانەوە هەردوو بڕیارەکەش کە سەیرێکی توانە زۆرتر نیشانەی لە پارتی دیموکراتی کوردستان گرتووە و پارتی بە جۆرێک لە جۆرەکان دەست و پێ بەستووە لەوەی کەوا بتوانێت لە هەڵبژاردننی ئایندەی کوردستانە ئەو بڵین فرت و فێڵانی کە کردوێتی هەندێک چوارچێوەی بۆ دابنێ یاخۆ ڕێگری لە بەردەما دروست بکات و ئەمانە ئەمە ئایا چ ئاڵ و گۆڕێک لە تەوازنی هێزی ناو کوردستانە دروستەکە یعنی بەڕاستی لەم بینایەتی نیشتیمانی کوردستان دیارە ئەگەر بڵین سەرچۆپی گرتن ئینەک وایە سەرچۆپیەکەشی بۆ گرتن بۆ شای و هەڵپەرچیەکە لە سلێمانیا ئەکرێ لە بەرەوەی ئەویش بە جۆرە لە جۆرەکان پێی وایە کە دەستکەوتێکی بەدەستێناوە 1-0 لەم بەرامبەرشی یاخود 2-0 لە بەرامبەر پارتیا لەم بەرامبەرشیە دەرچووە تا چەند ئەمە ئەتوانێ واقعی بێەوە تا چەند ئەتوانێ ئەمە درێژە پیا بکات چونکە مەبەستمەوەیە بەڵێ بڕیارەکە دەرچووە بەڵێ ئەم تەوازنی ئاڵ و گۆڕ پێداوە بەڵام پارتی وەسائلی تری لە بەردەسایە ئامرازی تری لە بەردەسایە و ئەتوانێت بە جۆرێکی تر لە بەرامبەر ئەم سیاستانەیە ئەگەز بگرێت کە سەرنجام ئەو خەونەی کە یەکێتی بینێ بێ بە خەونی حشتر و ئەم تەوازنەی کە لە کوردستانە بە زەرەری یەکێتی تەواو بووە هەرگیز پارسەنگەکەی بۆ نەگرێتەوە بۆ نەگیرێتەوە یەکێتی لەم نێوەیە من ئەگەر بە شێوەیەکی زۆر کورد بڵێم تەسەوەرەکەم هیچ ناگۆڕێ هیچ ناگۆڕێ زانی وەزعەکە وەکو خۆی وایە یانێ بێ ئینسان زۆر واقع بینانە سەیری وەزعەکە بکە یەکەم شت جارێ ئەم مەوزوعی خودی ئەم دوو هێزێکە لەسەر حکمن دەسەڵاتیان بەدەستەوە ینی هینەکرێن نقطەیە لەمەک دێت و نقطەیە لەوەک دێت و بەڵام تاریخی 33 ساڵی ڕابردوو کە ئەم دوانە لەسەر حکومن ینی هەروە بوو هەر دایمەن خەڵکیان مەشغوڵ کردەوە مەجموعە مەسائل و هێنان و بردن باجارێ بۆ بە شەڕی براکوژی و ینی وەزعەکە وەکو خۆی ماوەتەوە من تەسەوەر ناکەم شتی گەورە بگۆڕێ لەم مەوریدا حتا ئەوەی کە ئەو مۆزوعی انتخابات و ئەمانە هەر ینی لایە تۆزێ قازان جەکات و لایە تۆزەکەم ترەکە کێشە ئەسلەکان لە شوێنی خۆیان من قسەکە بە ینی بۆ ئەوی بتانی تۆ ینی وچەنەسەرێکی دروست بی لە بۆ هەم ئینسانێک وچەنەسەرێکی دروست بی لەسەر ئەوەی کە ئەڕوات و بەڕێوێ لە ناو کۆمەلگایە بێ بچیتەوە سەر یعنی لە تیۆری و لۆجیک و منطقی ناسیۆنالیزم بچیتە دەرێ بەڕاستی لۆجیک و تیۆری و وەکو چۆمڵە عەقلانیەتی ناسیۆنالیزم شتێکی محەدەد و فەوقی و
دەرەوەی ئەو پرۆسە واقعانەیە کە کۆمەڵگە پیاتی پەڕێ باشە تحلیل ینی ناتوانانی تۆ تحلیلێکی دروستکەی منطق و عقلت بە لۆجیکی قومی بێت ینی لەسەر ئەمە بێت تحلیلکە ئەنجا چ رابطەی چ لە پەیوەند بە هەرێمی کوردستان و ینی ئاکامی نهایی کۆمەڵگەی کوردستان بەرەوکوێڕ ئەو قەبارەیە بەرەوکوێڕە چ لە بینی کێشمەکێشی بینی هێزەکانی ناسۆنالیزم و هینەکانی دەسەڵات و حتا ئۆپۆزیسیۆنەکەشی یان تۆ بینی تحلیلی دنیا و تحلیلی ڕەوەندە سیاسیەکان و ئافاقەکان لێرەوە بکەیت هەر تۆ لازان لە ئاستی سەرەوەی لە ئاسی وەکو چۆن بڵێ ئەوەی قاتی سەرەوەی وەزعەکەی نهاتویتە دەسەر بناغەی ئەسڵی ینی تیۆری ئیجتیماعی تیۆری طبقاتی عقل و لۆجیکی صراعی طبقاتی و اجتماعی کە لەو کۆمەڵگەیە موجودە بە هیچ نوع نەبووە ئەداتی تەفسیر و تحلیل حتا بۆ زۆربەی زۆری ڕۆشنبیرانی ناسۆنالیزم و ڕۆشنبیرانی کار من نامێ هەمووی اتهام کەم بەڵام ینی ئەمە ئەسڵ ئەدات و وەسیلە نییە بەدەستیانەوە ئەوەی کە وەسیلە و ئەدات و لۆجیکە لەلایە ئەمە چۆن تحلیلیکە پارتی چەند ئەچێتە پێشەوە ئەو چەند ئەچێتە دواوە کیانی و قەبارەی کوردستان چی بەسەریت باشە قەبارە و کیانی هین تۆ هەر لە قسەکانیانە هەر لە تحلیلەکانیانە یانی تۆ شتێکی محەدە دەبینی ینی دەسەڵات دەبینی ئەم سوڵتەیە ئەبینی بەڵام ئەم مجتەمەع لە کێ پێگاتووە ئەم مجتەمەع بەشەری تایە ئینسانی تایە تاکی تایە ژنی تایە کرێکاری تایە زەحمەتکێشی تایە مامۆستای تایە ئەمانە چین ئەمانە هیچ نین لەم تیۆریا هیچ دەورێکی نییە حتا کە اعتراضیشەکە اعتراضەکەشی هەر جارێکی کەێنێتەوە بە تحلیلی ئەوەی کەزاڵە ئەیکە جا ئەمە بەڕای من یەکەم نقطە بۆ ئینسان بتوانێت تحلیلێکی واقعی وەزعەکە بکات لەمە بێتە دەرێ یعنی تو ئەبێت لەسەر ئەساسی تیۆریەکی انتقادی اجتماعی بیت سەری وەزعەکە بکەیت ئەمە لایەن ئەمە یعنی چی بەمانە ینی بەسیتەکەی یعنی چی بەمانە بەسیتەکەی ئەوەیە ئەم خەڵکێکی ئاعترازی کردو لە کوردستانە هاتووە مەطلبێکی کردو کە بێ ڕاتبەکەی وەرگێ ڕاتبەکەی ئێستا کردوەتی بە فشارێ بە هەش طریقەیەک بێ کە ئێستا دەوڵەتی مرکزی ئەمە تحقیقەکە بووی ئەمە علاقەی بەم طبقە و بەم خەڵکانەوە هەیە بەم جەوهرە ئیجتیماعیەوە کە من باسم کە لە عقل و منطق و لۆجیکی ناسیۆنالیزمان نییە ئەمە هاتووە ئەمەی تەرتیب کردووە و ئێوە تحقیقی شتێ بکا بۆ خۆی ئەمە ینی واقعەتە ئیتر لەگەڵ یا هەیان لەگەڵ ینی ینی وەکو کەسێکی بەشێکی ینی واقعی لەنا ئەو کۆمەڵگەیە تۆ تەئید ئێماکە ئەمە حیاتی باش بێت ئەمە وەزعی باش بێت دوای ئەوە ینی تۆ ئەمە تحلیل ناکەیتەوە ینی بڵێن کەسانێکەوە بیرەکەنەوەیەتەوە جارێکی کە ئەمە چەنە حتای باتە سەر باسی ئەخلاق ئەڵەمە ئەخلاقی هینە ئەخلاقی عەشایریە و ئەمە ئەوە حەق کاتەوە ئەوە بکاتوانە هەر جارێکی بە لۆجیکێکی ناسیۆنالیستی متەخەلیف تەفسیری ظاهیرەکانەکە بەڵام ئەگەر بێتە سەرواقع فعلا توازنی قوا ئەگۆڕێت توازنی قوا بە چی گۆڕە لە کوردستانە توازنی ینی من پێشوتیش باسم کردو هاوڕێشەمە ئەگەر بوارم بیت تۆ ئەو نقطەیە ئاماژە پێ بم ئەزین چۆن ینی تەواوی سیاست لە کوردستانە وەک کێشمەکێشمی سیاسی و حتا فکری و ئایدۆلۆجیش لە ئاستێکایە ینی پەیوەندی پایان نەکردو بەم حرەکەتە ئیجتیماعیەکە لە ژێرەوە لە ناو کۆمەڵگایە موجودە ئەم هاتۆتە ئاراوە هاتۆتە دەست 6 مانگ 5 مانگ هەفتەیەک نییە ئیزراباتی کردووە تەلەبەی فەقیر و خەڵکی هەژان تەسحیەوە بۆ ئەم وەزعە باشە ینی هانای بردو بۆ هەر شوێنە کە بتوانێت ئەم وەزعی بۆ حەلکە یعنی تۆ ناتوانانی بینی ینی ئەمە هەمووی سفرکەیت باشە هیچ حساباتی بۆ نەکەی ئەمە کە هێنی کردو مجرد بیتەوە بێ باسی تەوازنی قوە بکەین لە بینی لە بینی بێزی ینی بڵێن پارتی و یەکێتی ئەمانە چیە گۆڕ ئەمانە هیچ ناگۆڕێ من حەزەکەم ئەوە بڵێم ئەوم بێت ینی هەر ئەوەی کە هاتووە تا ئێستا دەرەجەیە کەمتر دەرەجەیە زیاتر بەڵام کە شتێک ئەتوانێت گۆڕانکاری تیاابێەوە بەحقت ئەوەی ئەم هێزەی کە ئەم حرەکەتەی کردووە یعنی لەباری ڕێخستنەوە خۆی ڕەبخە ببێ بە هێزێکی واقعی جێگیر نەگەرم مەطلبی بەدەستێناوە ئەگەر بەدەستی بێنێت و جێگیریش بێ نەگەرەمە بەدەست بێنێ بەڵام هەر لە ئێستا دەستکان بۆی کە ڕزەکانی خۆی ڕێخە ئەمە یەک دوو لە ئاسی کۆمەڵگایە ئەمە بگۆڕێت لە ئاسی کۆمەڵگایە ئەمە بگۆڕێت کە تۆ هێزی ینی کە هاتوویتە ناو ئەترازی ئیجتیماعیەوە کە داوای مەطلبەکانی خۆی تۆ هێزی تێزی سیاسی ینی حقیقەتترین هێزی سیاسی ئەو سیاستەیە کە خەڵگاتۆتە سەر جادۆی ئەترازەکە خۆی ڕێخستۆ و ینی خەبات دەکا بۆ مەسائلەکانی خۆی جا ئەمە ئەگەر تۆ باسی گۆڕانکاریەکەی لە ئەوزاعەکان
یعنی ئەبێ ئەم تەوازنە بگۆڕێ ئەگەر ئەم تەوازنە بگۆڕێ هەموو شتەکانی کاگۆڕێ یعنی اینجا مووقفی پارتی و یەکێتیە گۆڕێ اینجا حتا ئەو نابرایەتی و شەڕکردنی ئێسان ئەبێ بە وحدەتێکی طبقایەتی تند و تۆڵ و یەن هەردووکیان ینی سەرکوتی کرێکار و زەحمەکێشی کوردستانەکەن هەم ڕژێمی بەغدایە لەگەڵ یانە عینەش دەسەیاتە دەست و بۆی بەرکرێ بۆ حرەکەتە جا ئەوە گۆڕانکاریەگە تۆ بڵین ئێمە باسی گۆڕانکاریگەین لە نەتیجێ ئەم ناکۆکیانەی کە هەیە ئەم هێزا بە خۆی بەقوتکە من قسەکەم ئەوەیە ئەسلی مەسەلەکەیە ینی تۆ پەنج خستە سەر مەسلەیەکی زۆر گرنگ لێرەیە کێشەکە لەوەیە ئەم جۆرە بڕیارانە بەهۆی ئاسوەیەکەوە کە بەسەر ئەم جوڵان و ناڕزاییانەیە ئێمە لە ڕێزی جوڵان و ناڕزایەکە وەستاویان ئەگەر ڕخنێگە گرین لێرەیە ئەگە سەرنجێگە دەینەوەوانە باسەکە لەسەرەوە نییە ئێمە هاودڵ لەگەڵ فەرمانبەرانە دڵخۆشنین بۆیکەوە بە هەر حاڵ بڕیارێک دەرکراوە پارتی زەرری لێ کردو دڵی پێی ناخۆشە بوو ئەندازەی کە پارتی ناڕەحەتە پێمە پێ خۆشحاڵبین لەبەرەوەی دەسەڵاتێکی سەرگولگەر و قەمعی و پۆلیسی لە هەولێرا دروست کردو خەڵک نایێرە فزە بکە ئەوانە دەستی بە جۆرێک شل بێتەوە ئەوانە لانووی کەم خەڵک ئەوەنە منەتباری نەبێتەوە ئەوانە ئەو تۆڕە لە بەرژەوەندی کە دروستی کردو خۆی پێ بەرهەمەیەنێتەوە کۆمەڵێک گەندەڵ و کۆمەڵێک خەڵکی بڵێنەوەی کە پێوترێ سێبەر و ئەوانەی لە دەوری خۆی کۆ کردوتەوە بەمە خۆی بەرهەمەیەنێتەوە خۆی بەهێزەکاتەوەوانە ئەگەر سەرچاوە ئەمەشی لێ ببڕێتەوەوانەوە زۆر نەتوانێ وەکو جاران لەسەر حسابی خەڵکی بەژمەینەت و بەشخوراوی کوردستان ئەمانە تێرکات و قەڵەویان کە ئەگەر هەر ئەمەش بێتەوەوانە جێگەی خۆشحاڵی بەڵام کێشەکە لێرە لەوەیە کە ئەم هێزە کە هاتووە تا ئێرە و ئەم گوشارەی هێناوە ئەم فشارەی هێناوە ئەمەی کردووە سەرنجام گەورەترین سەرکەوتنی خۆی بە بڕیارەکەی دادگای بەغا بزانێ ئەمەیە کێشەی گەورەوە ئەمەیە کە ئەم جوڵانەوەیە سەری ئەم جوڵانوەیە کا بە قوڕە ئەم جوڵانە پێویستە لەسەر پێی خۆی ڕاوەستێەوە ئەو دەستکەوتانی بەدەستیەنەوە پارێزگاری لێ بکە ئەنجومنێکی بڵین مامۆستانی ناڕازی کە لە سلێمانی لە دەور و بەرا دروست بۆ ئێستا کاتی ئەوەیە پەلکێشە بۆ ناوچەکانی تر نەک لە لەوەینی خۆیانە لەسەرەوەی کە چه بڕیارێکە درێ و چه بڕیارێکە دراوە و چۆنی شاییەکەن و چۆنی شایی ناکەن و چی لە قازانجی قوارەی هەرێمە چی لە زەرەی قواری هەرێمە لەسەر ئەمانە لیان بەبەشێشەوە ڕێگەونکەن بەڕاستی کاتی ئەوەیە ئەم ئەنجومەنە خۆی بە خاوەنی نەکتەنها مامۆستایان و نەکتەنها ئەوانی وانە بێژان و نەکتەنها مامۆستایانەکەم موچیان نەدراوە یاخو فەرمانبەرانەکە لە موچە بێ بەشوانە خۆی بە خاوەنی تەواوی کۆمەلگا بزانێت و لە هەنگاوی یەکەما خۆی بە خاوەنی پەروەردە و فێرکردنی ئەم کۆمەلگایە بزانێت پەروەردە و فێرکردنی ئەم کۆمەلگایە کە لە کۆمەلگایەکە کە سیاسەتێکی نیۆلیبرالی هاوسارچڕیویتیا بەرقەرارە هەموو شتێک بۆ قازانج هەموو شتێک بۆ کۆکردنەوەی قازانجی زۆرتر و کەڵەکەکردنی سەرمایی زیاتر و ئەوانە هیچ شتێک بەهای نەماوە تەندروستی ئینسانەکان نەخوێندن و خوێندەواری نەپێگەیشتنی نەوەکانی تازە نە هیچ شتێک نەپارێزگاریکردن لە ئاسایشی کۆمەڵایەتی لە پەیوەندی کۆمەڵ هیچ شتێک لەمانە بەرزش و قیمەتی نەماوە هەمووی ئەکرێ بە تەبدیل ببێ بە پارە و بەمانەیەمە لە سایی دۆخێکی لەم بابەتەیە مامۆستایان و ئەم ئەنجومەنەکە دروست بووە خۆیان بە خاوەنی ئەم کەرتە بزانن لە کۆمەلگاکە کەرتێکی زۆر گرنگە و لێرەوە خۆیان ئامادەکەن بۆی کەوا بە واقعی مەسئولیت و بەرپرسیارەتی لە بەرامبەر هەموو من نیشان بدەن مەبەستم وایە ئەو دەستکەوتانەی کە لەم جوڵانەیە بەدەست هاتووە ئەو موچانە نییە کە بەیانی دووبانی معلوم نییە چۆنی ئەدرێت و کەی ئەدرێت و کەی ئەم لیستانە لەلایەن حکوومەتی هەرێم و دام و دەستگاکانی و تەحویلی بەغاکرێت و کەی حکوومەتی بەغا بڕیارەداکە بە پێی ئەساسی ئەم لیستانە پارەکان بنێرێت و لە چبانقێک و تەوزیعکرێوانە ینی دەستکەوتە ئەساسەکەی ئەمەنیە دەستکەوتە ئەساسەکەی ئەوەیە خەڵک نیشانیدا خەباتێکی یەکگرتوانەی هەمەلایەنەی ئەنجامدا شەقامەکانی داگرت و تەسلیم نەبوو بە هیچ گوشار و هەڕەشە و چاسوورکردنەوەیەک و لەم خەباتەیە بەردەوام بوو کۆمەڵێک خەڵکانی دلێر و لە خۆبردوو لە ڕابەریان جوڵانەوەیان دەستیان یەکانگیرکەن و ڕێکخراو دروست بکەن و ئەمە ببێ بە بەردی بناغی دروستکردنی ئایندەیەکی باشتر ینی باسەکە لەسەر ئەوەیە بڕیارێک دەرچووە لە بەغاوە بە جۆرە لە جۆرەکان پارتی لەم تەوازنی هێزە بە موقەتیش بێ بە جۆرێک خەریکە مەسەلەن ناتوانێت هەنگاوەکانی وەکو جاران هەڵبێنێتەوە فرسەت لەمە بێنین کە ئەم ڕێکخراوە جێگیرکەین تەسبیتیکەین فراوانیکەین و بیبێن بۆ ناوچەکانی تریکە لە بندەستی پارتیشایە بە هەر شێوازێک ئەکرێ ئەم
قەڵایەکە پارتی لەم ناوچەیە بە قەمع و سەرکوت و ئەوانە ئاوا ئینی کردووە ئەم ناوچێ فەتح بکرێەوەم جوڵانەوە ناڕزانێ و شوێنانش بگرێتەوە ئەمە ئەتوانێت دەستکەوتی واقعی ئەم بڕیارە بێ ئەگەر دەستکەوتێکی لێ بەدی بێ لە بەغەیری ئەوە بە بڕای من ئەمەی کە ئومێد ببەستی بەوەیکەوە دادگایشی وەکو دادگای بەغا تۆ حەقی تۆ بات و حەقی تۆ بسێنێت و ئەمانە بە بڕای من ئومێدێکی زۆر لاوەچیە باسی قوارەی هەرێم بەمە زەربەی لێ ناکەوێت مۆیت قوارەی هەرێم بە مەجموعەیەک ینی ئەهرومەکانی دەسەڵاتی پارتی وێچێتی ئەو کۆڵەکانی کە پشتیان پێبەستووە لە کوردستانە لە بەرامبەر حکوومەتی ناوەندیە بەشێکی هێزی خۆیان نییە بەشیشی بەهێزی حکوومەتی ناوەندیە بەشبوون و تا چەند دەستەیە حکوومەتی ناوەندیە هەمووشیان لە ژێرباڵی ئێرانە بن لە ژێرباڵی ئێران هەمیان خەریکن چنگ و دان لە یەک هەڵەسونەوەوانە ئامادەی شەڕکردن و ڕوبەڕووبوونەوەی هەمیشەی یەکترن لەبەرەوە ئەم یەکانجیرێ دروست نابێت و وەلەم نێوەشە دۆخێک هەرێمی کوردستان لەم چوارچێوەیە شوێنی خۆی هێڵێتەوە قوارەی هەرێم بەم ئینانە لە ناو ناچێت پێشتر بڕیارەکەی نەوتی تورکیا دەرچوو کە ئیتر نابێتنەوە لە ڕێگەی تورکیا بنێرە هەموو هەڵا بەرز بۆەوە قوارەی هەرێم تێک چووتەواوانە بەڵام دوایەوەی بینیمان هیچ نەگۆڕا هیچ لە هیچ نەگۆڕا ئەسڵان هیچ هەتا تەوازنی بینی هێزەکانی ئۆپۆزیسیۆن و پارتیش لە ناو کوردستانە ئاڵوگۆڕی بەسەرانە هاتە و شتێک وەکو ڕابردوو درێژەی پێکێشاوە ئەمەشیان هەر ئاوای لێدێ ئەمە ناتوانێت بەم معنایە ئەم کاریگەریە لەسەر ئەوە دروست بکە کە ناوی قوارەی هەرێمەوە ئەمە تەنها ئەتوانێت تەبلیغاتی ناسیۆنالیستەکان بکەیانوێ خەڵکی پێجێشکەن و خەڵکی پێ بترسێن هاوڕە شما هەر ئەگەر منیش قسەیە بکەم هەر لە ئیدامەی قسانی تۆیە ینی بڵێن دوو سێش ئینسان تەخدید کارێسن یەکەم ئەوەیە بەنسبەت چکەم پرسیارەکەی تۆ کە بیدات کرد بۆی ڕوون بێ ینی بەنسبەت ڕژێمی بەغاوە بەنسبەت تایارات ئیسلامی سیاسی و حیزبە حاکمەکان لە بەغا ینی ئەمانە ینی مەسلەیەکی سیاسی تەکتیکی معەنە تەبەنیان کردووە ینی بەشێک نییە یان چکە خۆیان استراتیجیان نییە ئەوانیش خۆی نظامێکی ئەزمەگرتووە ینی ئەوە لامان حقیقەتە نظامێکی ئەزمەگرتووە ینی قەیراناویە و لە هەمان کاتە شتێکی تاکتیکی سیاسی معەنە ئەمە خزمەت بە چێکە تەفاسیلەکەی زۆر گرنگ نییە بەڵام مهمەوە ئەوەیە ینی ئەوە تهدیدکەین لایەنێکی تر لە مەسلەی وەسعی کوردستان ینی ئەمە ناتوانێت بێت وەکو تۆش تاکی دەکردەوە نابێتە هۆی گۆڕانکاریەکی زۆر جددی لە تەوازنی هێز لە بینی پارتی و یەکێتی ئەوانەیە و لە هەمان کاتیشە ینی ئەم دەستکەوتەکە وەکو دەستکەوتێکی معەن وەکو مەطلبێکی مۆزەفین و کرێکارانی کوردستان کە تحقیقیان کردووە ینی بە ئەنجامیان گەیاندووە گەیشتوونەتە نقطەیە کێشتا وازەحیش نییە بەڕاستی ئینسان بێت زۆر ینی متەفاعیلیش نەبێ بەرامبەر ئەم مەسلەی نازانی ڕەوەندەکە چۆنە ڕۆ بەڵام بە هەر حاڵ ئەم مەطلبەکە ینی ئەو هینەی شکان ینی خەڵکی کرێکار و مۆزەفی کوردستان ئەو سەردەی شکان کە نەوێرێ لەسەر دیفاعکە لە مەسلحەتی واقعی خۆی لە ژیانی خۆی لەبەر ئەم هێرشە فکری و هێژمانە فکری ناسیۆنالیزمی کورد نەوێرە هیچ شتێ بکە تەمان کە تۆ ناوێ ینی باسەکەەوە نییە کاچێەوە بەغا باسەکە ئەوەیە مەسە من حەزەکەمەوە تابیرکەم باسەکەەوەی کە چۆن مەسەرم بۆ نمونە لە ساحەی تەحریر مزاهرەکە مامۆساکان و خەڵکانی معتەرض لە کوردستانە یعنی فشارێک دروستەکە بە هەر حاڵ لە ئەخیر شیکردنەوە بڵێن ڕژێم تەمان بڕیاری ینی محکمەی فیدراڵی ینی قەراری ڕژێم قەراری ڕژێم باشە ئەوەیە کە گەیشتۆتە ئەوەی کە ئەم سامەی بکەن ئەم تەکتیکە بدابنێ ئەم سیاسەتە تەبەنی بکە نقطەی هەرە ئەساسی و پێشتری شارەتمان پێ خاڵی هەرە ئەساسی ئەوەیە کە چۆن ینی ئەم حرەکەتە کە هێنا ینی توانیوێتی دەستکەوتێکی معەن بەدەست بێنێ و توانیوێتی خەباتێ بکە هەر وەکو خۆ دەزانیت ینی لە مارکس قسەیەکی لەسەر مۆزوعی خەباتی نەقابی و خەبات بۆ مەطلبەکان و لە نقطەیەک ئەوە لە خاڵێکی دیاریکراوە لە مەرحەلەیەکی دیاریکراوە ئەوەی کە مهمە هێزە چینایەتەکەیان محافەزە پێ بکەن ئەوەی دەستکەوتەکە مهم نییە ینی وەکو باسی حرەکەی نەقابیەکە لە بەریتانیا ئەوانە لە هەم ینی ئەگەر ئەوە نەقڵکەین بە شێوەیە کە بۆ کوردستانی عێراق ینی ئێستا ئەو ینی ئەوە زۆر زۆر گرنگە ئەم خەباتی کە توانیوانە 5 مانگ ئیدامە بە درێژە بە خەباتی خامن وە
بالمناسبة من حەزەکەم ئەوە بڵێم ینی مەسەلەکە ئەنجومەنەکان نیە ئەنجومەنی ناڕەزایەتی نییە حتا دەسەڵابەریەکەی نییە بەڵکو ئەو حرەکە ئیجتیماعی ژێرە ئەو هەموو ئەو ڕیزەبەرینەیە لە مامۆسایان لە هەموو شوێنەکە کە ئەم حرەکەتیان بەقوت کردووە و ئەوانە ئەبێ خۆیان تەنزیم بکەن ینی سیستمی نوێنەرایەتی دروستکەن بەڕێی من ینی حەزەکەم ئەوە بڵێم ینی کۆبوونەوەی گشتی بکەن نوێنەری خۆیان هەڵبژێن و ئەو نوێنەرانە لە ئرتباتا بن لەگەڵم کۆبوونەوە گشتیانە و بتوانن شەبەکەیەکی بینی ئەم کۆبوونەوە گشتیانە و ئەم نوێنەرانە دابین کرێت لە کوردستانە و کردوشیانە خۆیان شتیان زۆر کردو لە ئەسنای ئەم ینی ئەم اعتراضاتانە ئەمە بەردەوامی پێ هەبێ و لە هەمان کاتە باڵ بکێشێ بۆ شوێنەکانی کە بۆ وەکو تۆش وتی بۆ منطقەی زرد و ئەوانە ینی ئەمە لایەنێکی کەی ئەم مۆزوعە ینی کە بڵێن بەمە نەوەسی بۆ ینی چۆن خۆ ئامادەکەی بۆ مەراحیلی کە دوو شتیکە زۆر گرنگە هاوڕێ شەماڵە گەرێمە ئیشارەتی پێبێنێکێکیانەوەیە ڕەوەندی ینی پرۆسەی ئابووری لە عێراقیش و لە کوردستانیشە یعنی زیاتر بەرەو ئەگەر تعبیرەکە بەکاربێن بەرەو پرۆلیتاریزیشنکردنی زیاتری خەڵکە ینی بەهەژارکردنی خەڵکە و بێدەرامەتکردنی خەڵکە بەڵام پرۆسەیەکە ینی بەشێکی زۆر ئەقەلیەکی کەم بەرزە بێتەوە وەزعێڕە بەڵام ئەکسەریەت ئەوەیە کابێ بێ مابێ لە مافی تعلیم مافی تەندروستی گشتی و هەموو شتانی کە لە هەموو عالەمایسە هەیە سیاسەتی ڕسمی دەوڵەتیش و سیاسەتی ینی ڕژێمی بەغا و سیاسەتی ڕسمی حکومەتی هەرێمی کوردستانیش ئەم ڕەوەندە ئابووریە ئەمە ئەسڵی مۆزوعەکەیە ئەمە ینی حتا ئەگەر کە موچەبڕین ینی کارەساتە موچەبڕینە بۆ هەر نەبووە ینی بەڵام ئەم ڕەوەندەی کە بەڕێوەیە ئەمە خۆی تەخدیدی شتەکانەکە ئەمە تەخدیدی سیاسەتەکە اینجا هەڵەترین شت ئەوەیە کە خەڵکی کرێکار و زەحمەکێش و مامۆستا و مۆزەف و ئەمانە یەک لەحظە ینی هین ببن ینی بکەونە حاڵەتی خامیل و ینی بێئاگاهی لە وەزعەکە ینی گوێی نێنێ ینی بەدامە حەزەرا بن چونکە ئەم ڕەوەندەی کە دەستی پێکردووە ئەم ڕەوەندە ئەڕوا ئەمە شتی ئەسڵیە ئەوی کەیش ینی شتێکی ینی سانەوی و موقەتە بەڵام ڕەوەندی ئەسڵی ئەو بەفەقیرکردنەیە ئەو بێمافکردنەیە ئەو بێخەدەماتکردنەیە و ئەو وەزعەیە کەیسە لە عێراق و لە کوردستانە دروست بووە ئەو ڕەوەندی بێکاریە کە دروست بووە لە هەموو شوێنەکانە جا تۆ ینی خەڵکی کرێکار و زەحمەکێش ئەگەر نەکەوێتە خۆی ئەگەر تەنزیمی خۆی نەکە ئەگەر ئەم معادلەیە لەسەر ئاسی طبقایەتی ینی هێزی ینی هێزی تەوازنی قیوان لەسەر ئاسێکی طبقایەتی لە کۆمەلگا بگۆڕێ باشە و ئەوە ئەرزێتەکەشی هەیە ئەمە مهمترین شتە و ئەمە ئێستا فرسەتە بۆ مامۆسایان بۆ کرێکاران و بۆ مۆزەفەکان کە ئەم هەیئەتانەی خۆیان دروستکەن ئەم نوێنەرایەتیە دروستکەن ئەم ارتباطە بەقووەترکەن و لە هەمان کاتە هیچ کێشەی ئەوان نەبێ وەڵا ئەمە پارە لە بەغاوە هاتۆ تووشی ئیحراج بوون یان ئەمە جارە بێت جوابی ئەو جەدەلە باتەوە ئەو جەدەلە باتەوە ئەڕێ بۆ بەغا قەواری هەرێم زەعیفە بێت و ئەوە بێ ئەوە سەر بەلایەنێکی کەیە تەرکیز کەنە سەر ئیشە طبقایەتەکەی خۆیان مەسلحەتە طبقایەتەکەی خۆیان و خۆیان بەهێزکەن اینجا طبعاً مۆزوعی ژنانیش مەسەلەیەکی زۆر جددی حەزەکەم ئەو شارەتێکی پێبم لە کوردستانە بەڕێی من ئەبێت لەگەڵ ئەم بچوونە پێشەوەی ئەم حرەکەتە ڕادیکالەی کە ژنان دەورێکی زۆر گەوریان هەبووتیایە حرەکەی ڕزگاری ژنان و دەوری ژنان جانێکی کە لە کوردستانە ببوژێتەوە بە قووەت بێتەوە دەرێ لەسەر ئەساسێکی چینایەتی و لە هەمان کاتە ینی حرەکەیەکی تەحەڕڕی ژنان آخر نقطە حەزەکەم لەو مەری دەشا بڵام هەر ئێستا خۆش دەزانیت ینی لەسەر ئاسی عێراق بزوتنەوەی پلەبەندی موچە هەیە ینی حرەکەی تعدیل الڕەواتب باشە طبعاً ئەوێش حرەکەیەکی زۆر واقعیە بزوتنەوەیەکی زۆر واقعیە لەسەر ئاسی محافەزەکانی عێراق ئەم حرەکەی کە لە کوردستانی عێراقا دروست بووە لەسەر ئاسی موچەیە و بڕینی موچەیە ئەو حرەکەتە کە لەوێ هەیە ئێستا لەسەر ئاسی مۆزوعی گۆڕینی تعدیلی ڕەواتبە ئەویش بەقەدەر ئەتوانم بڵێم ئەمەی کوردستانی عێراق عینە شت مۆزوعەتی و ئەهمیەتی هەیە بۆ چونکە مەسەلەن ئێستا ینی بە گوێرەی حتا بە گوێرەی ینی تەختیتی وەزارەتی تەختیتی عێراقیشە
یعنی بێت تۆ لە بەلانی کەمەوە بۆی لەژێر خەتی فقرانە بێ ئەبێ ماڭالە 150,000 وەرگری باشە ئێستا ڕواتیبی بەعزێ لە مۆزەف و کرێکان لەسەر ئاسی عێراق حتا لە خوار سیاسەوەیە ئەڕوا بۆ 250 ئەوانە باشە اینجا ئەمە بزوتنەوەی دروست بوو ئەم بزوتنەوەیکی واقعی خەیاڵی نییە ینی مەجموعی دەستیان نابێتە ئەوی لەژێر زەختی ژیانە کردوێتی بە حرەکە بەڕێی من ینی ئستا ئەرزێتێکی زۆر لەبار هەیە کە هەم بزوتنەوەی تعدیلی ڕاتب نەقل بێ بۆ کوردستان ینی ئەمانش داوای ئەوە بکەن بەوە ڕانەوەسن کە بەزم و چارێ و لە هەمان کاتە ئەم بزوتنەوەی کەسە دروست بۆ ارتباطێکی ینی پەیوەندیەکی زۆر تۆڵ لەگەڵ ئەو حرەکەی کرێکاری کە لەسەر ئاسی عێراقەیە ئێستا ئەم خاڵێکی گرنگە مۆیل کە ئاماژت پێدا من لە درێژەی ئەو باسانەی توە کە کرد کە بڕای من ئەتوانێ تێگەیشتنێکی تەواو جیاواز بێ لەو تێگەیشتنی کە ئینە ئێمە لە منطقی ئەوەی چی لە قوارەی هەرێم کەمەکاتەوە چی بۆ قوارەی هەرێم زیادەکەوانە بینە سەرەوەی کە بزانین ئەم بڕیارە چی بۆ قوارەی خەڵکی کارگەر و زەحمەتکێش زیادەکاو لێ کەمەکاتەوە ئەمە ئەسلی مەسەلەکەی ئێمەیە ئەمە ئەسلی باسی ئێمەیە ئەزەن لە ناو عێراقا و لە ناو کوردستانە و لە هەموو ڕۆخۆر هەڵاتی ناوەڕاستە و لەسەر تاسەری دنیاشە لەو جێگایە کە قسە لەسەر هەژارکردنی خەڵکی کارگەر و زەحمەتکێشە ئەو پرۆلیتاریزەکردنێتی وەکو تۆ باسیەکەی تۆوانە دەوڵەمەندبوونی بەشێکی زۆر کەم لە خەڵکە و ئەمانە ئەسڵەن هیچ سەرمایهدارێک لەگەڵ سەرمایهدارێکی ترا دینیان جیاواز بێ مەذهبیان جیاواز بێ قومیەتیان جیاواز بێ تەوەجوهاتی سیاسیان جیاواز بێ بەرنامەیان جیاواز بێ اختلافێکیان نییە تەواوی بۆژوازی و سەرمایهدارانی ئەم ناوچێ بە تورکیاتەوە بە ئێرانتەوە بە کوردەکانی هەولێر و سلێمانیەوە بەوانەی لە بەغا حکومەکەنەوەوانە و هەموو خەلیج و هەموو ناوچەکە لەسەرەوە ڕێک و موافقن بە پشتیوانی ئەمریکاش کە ئەم خەڵکی کارگەر و زەحمەتکێشە بێ لە ئێستا کە هەژارتر بێ و ئەوەی کە دەسەڵات و پارەی لە بەردەسایە پارەی زۆرتری لە بەردەستا بێت دەسەڵاتی زۆرتری بکرێتە دەست کەوا بێ لە بەرامبەریشە کارگەر و زەحمەتکێشە بێ بیر لە بەهێزکردن و توندکردنەوەی جەبەکانی خۆی بکاوە بیر لەوە بکاتەوە کە چۆنی لەم بێنەوبەرەیە سوود لە کێشە و ململانی بینی ئەو هێزانە وەربگرێکە خەریکن ئەوەکەن ئەوانەیە ئەو بکەن بە سوودتەمەنی جەنگ و ململانەکانی خۆیان ینی لە بری ئەوەی کە لە کەرکووکا بۆ نمونە تورکپانەکرێ بە دژی گژی عەرەبا و عەرەبەکرێ بە گشت کووردا و کوردەگرێ بە گشت هەردووچیانە و هەموو ئەکرێن بە گشت یەکترا و ئەمانە و لەولاشەوە خاوەن سەرمایەکان قازانجەکان بیر لەوە بکرێتەوە کە چۆنی ڕیزی کارگەر و زەحمەتکێش لە شارێکی ئاوا یەکگرتوو کرێت لە بەرامبەر هەر هەمویان ئەمەیە ئەو سیاسەتی کە ئەتوانێت گرەو بباتەوە لەم بینەیە و لێرەشەوە باسەکە لەسەرەوەیە سەرنجام ئێستامە ئەم مەعاش و موچەیەکێتە دەستی بەغا سەرنجام خەڵکی کوردستان یا موچەخۆرانی کوردستان یا فەرمانبەرانی کوردستان بەیانی ئەگەر موچە نەدرا خۆ ناکرێ هەموو جومعە لە جێکەوە بچن بۆ ساوڵەکە بچن سیارە بگرن و پاس بگرن و بچن بۆ بەغا لە ساحەی تەحریر مزاهرە بکەن پێویستیان بە پشتیوانی کارگەران و فەرمانبەران و زەحمەتکێشانی عێراق هەیە سەرتاسەر و ئەمە ئیتر ئەمە دەواازەیەکە کاتەوە هەر ئێستا بێ قسە لەسەر ئەوە بێ کە چۆنی نەک مامۆسانی ناڕازی هەستن مەدالیا ببەخشن بە کەسێکی میلیشیاوی و ئەوانە کە گوایە دیفاعی لێکردوون لە دادگای فیدرالی باڵایە کەیسەکەی بۆ بردوونەتە پێشەوە بیر لەوە بکەنەوە کە چۆن لەگەڵ ناوەندە کارگەرەکانی بەغایان خۆیان ڕێخن و چۆنی ئەو دەواازەیە بدۆزنەوە کە هاوکاری لەگەڵ ئەمایە بکەن ئەم ریزە ئەبێ بەهێز بکرێت و ئەم ریزە ئەبێ بەهێز بکرێت یەکانگیر بکرێت و ڕێکخراو بکرێت دەنا سەرنجام بەرە و جێگایە گەڕۆین کە لە ئێستا لەوانەیە خراپتر بێ و هەتا ئێستا ژەوەی کە هاتووە بینە یەک شتی کەش لەم نێوایان مهم و گرنگە مۆیەت کە بێ ئێمە ئاماژەی پێبێن بە هیچ جۆرێک نابێت لە بەرامبەر ئەو سیاست و ئەو تێڕوانینەیە کە ئەها ئێوە مۆزەفەکانی کوردستان و فەرمانبەرانی کوردستان چون پشتیوانی بەغاتان هێنا ئەمانەوە پێ بەتان و تەشەر بەسەریانەوە لێگەڕێ با خەڵک بۆ یەکجار لە ماوەی 30 ساڵی ڕابردووە سەرکەوتنێکی بەدەستێنەوە ئاهەنگی بۆ بجێڕێ بەڕاستی ومێدەواری بە سەرکەوتن ئەوەی کە تۆ سەرکەوتنێک بەدەستبێنی لە خەباتە پشتیوانێکی زۆر بەهێزە بۆ هەنگاوی داهاتوو مشکلەی ئێمە مشکلێم کۆمەلگایی ئێمەوە تقریبا 40-50 ساڵێکە ئەم خەڵکە لە بەرامبەر دەسەڵاتدارانە هەر لە نوشوستایە هەر لە پاشەکشەیە هەر لەوەیە کە
مافەکانی لە دەزیات و زۆرتر و زیاتر ژێر چەپۆکا بێ بتوانێت داکۆچیش لە خۆی بکە. ئەمڕۆ کە هاتۆتە سەرەوەی داکۆچی لە خۆیەکە ئەوانە بە بیان و ئێوەی ها بەغا وای کردووە بەغا هات و قوارێ هەرێم کەوتێت تۆ کوردی و تۆ چیت داوە لە عەرەب و بۆ ڕۆشتی لە بەغا شکاتت لە حکوومەتەکەی خۆت کردومە حکوومەتی خۆتە گۆشتی شخوای ئەسقانە ناشچێنێ ئەم قسە و باسانەوەم بیت و بالوێرانە بەڕاستی ناسیۆنالیستەکان با بۆ یەکتری بڵێنەوە ئەگەر ئەتوان و ئازان با یەکتر قانەکەن با پارتی یەکێتی قانەکە یەکێتی پارتی قانەکە کە هەردووکمان کوردین و با ئەم ململانەی لە بین یەکترا نەکەین و لەسەر پۆست و پارە و دەبەرژەوەندی و تاڵانکاری و ئەمانە بەگژیەکان نەچین با ئەم قسانە بە کارگەر و زەحمەکێشی کوردستان نەڵێن خۆیان بچن ڕێزەکانی خۆیان یەکەن ناسیۆنالیستی کورد ئەگەر ئازای ئەگەر کوردایەتی یەکەی ئەگەر ئەزانی کوردایەتی ینی چی جارێ بچۆ خۆ ڕێکخراوکە باسی کوردایەتی و ئەمانە بە خەڵکی کارگەر و زەحمەکێش و چەپ و سۆشیالیستە کۆمەلگای مەفرۆشەرەوە کەس لێ ناکڕێ ئەم هینە ئەم بە کاڵایە زۆر دەمێکە بەسەر چووە زۆر دەمێکە ئەکسپایر بۆ گەنی کردووە ئەگەینەوە بەسەر خۆتانە بڕۆ خۆتان استیفادەی لێ بکەن ئەگەر ئازان ڕێزەکانی خۆتان یەخەن باز لە ئەوە مەکەن خەڵکی کوردستان چی بکات و چی نەکات و چۆن دیفاع لە کوردایەتێکی بکە بەرحاڵ هاوڕیانێک هاتوونەتە سەر شەماڵ من لە دوای بەسیت هەبوو لەسەر مەگەر بوار هەبێ حتمما ڕێگە دەدەم بەڵام هاوڕیانێک بەشدارن لەگەڵمان لە کۆمنتەکانە لەگەڵمان سەفین هەیانی ئەڵێ سلااو هاوڕیان سلااو لێبێ لە خۆش سەفین هاورە نەوزاد بابان هەروە دەستخۆشیەکە سلااو لە تۆش هاوڕێ نەوزاد بابان هاوڕێدارە عەلی کۆمنتێکیشی هەیە و کەمێکی تردایەنێم ڕێژگار سعید دووباراڵێ سلااو ڕێزمان بۆ مامۆستا شەماڵ و مامۆستا مۆیەت سلااو هاوڕێ جانێمە هاوڕێن کەسمان مامۆستانین تۆش لێ ئێمە مامۆستاتریەکە بێت سەر چاوان دیارە لە ڕێزەوەی حتمما استیقبالەکەین بەڵام هەموو هاوڕێیەکی سیروان مستەفا سلااو ڕێزی هەیە بۆمان بە سەرچاوان ئەوڕە سیروان خەرمان هاوڕێ خەرمانیش سلاوی هەیە سلاوی ئێمەش بۆ ئێوەی ئازیز ئەم کۆمنتی ئەوڕێدارادانێن بەڵام فرسە دەدەم بەر لەوە حەزەکەی قسەکانی خۆت کە دوایی بچینە سەر ئەم کۆمنتە کە ئاوڕێدارە عەلی نووسێتی فەرموو باش من ینی لەسەر ینی هێزەکانی ئۆپۆزیسیۆن حیزبەکانی ئۆپۆزیسیۆن لە کوردستانە ینی یەکەم شت ئەو شتێکە ئەوەی کە توی ئیشارەتی پێیا ئاماژەی پێیا کە چون خەڵات دەن بەوەی بە حەکیم و بە مەجموعانەیەکێکبان ناوەکەی نەبە حەز ناکەم ناوشتی وابرم ئەوانە بەڕای من نوێنەرایەتی ئەترازی خەڵکی کوردستان ناکەن نوێنەرایەتی مامۆسایان و ئەو ینی فەرمانبەران ناکەن و پێویستە ینی بخوانە بچنەوە بەڕاستی بە جددی علاقەی بەو حرەکەیەوە نییە ئیشی خوان ئەوە یەک دوو بەشێکە لە حرەکە و سیاسەتی هێزەکان ینی حیزبەکانی ئۆپۆزیسیۆن ینی لە ینی حیزبە ئیسلامیەکان لە نەوەی نوێ لە گۆڕان لە حتا یەکێتی خۆی ئەمانە ئەم بزوتنەوەیە ئەبێ بەڕاستی ینی خەتی خۆی ڕابکێشە لە بەرامبەر هەموو ئەم هێزانەیە و ئەو کردەوە و کارانەش کەیکەن بە هیچ شێوەیەک پەیوەندی بەم بزوتنەوە کۆمەڵایەتە گەورەی کە لە کوردستانە هەیە کە ئەترازی ینی مامۆسایان و فەرمانبەران و کرێکارانن ینی هیچ پەیوەندێکی نوخانە نشینان بالمناسبە ئەم با لەبیرم نەچێت ینی تەمەەن لە هەردوو ینی ژن و پیا ئەو من ینی بۆی ئەوەش تکرار نەکەینەوە ئەمانە هەمووی بەڕاستی ئەمانە مەفروزە ینی ئینتقادی زۆر جددی بکرێن و من نامەوێت قسە لەوە زیاتر بکەم ینی ئیشێکی زۆر شەرماوەریە ئینسان بچێ بە ینی خەڵات پێشکەشی کەسانێکی وەکو حەکیم و غێرە حەکیم و ئەمانە بکات ینی کارێکی هەڵی زۆر گەورەیە و پەیوەندی بۆ حرەکەی نیە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی هێزەکانی ئۆپۆزیسیۆن ینی تەمان ئەوان دایمە تەپڵ بۆ ئەوە لێن کە عەلاساس ئەمە چن لەگەڵ پەرلەمانی عێراقا و دەوریان هەیە و کاریگەریان هەیە لەسەرەوەی کە ئەم قەرارە دەرچووە ئەم بڕیارە دراوەکەوە کە ئەنەهوو ئەوان ئەو بڕیاریان هێناوەتە ئاراوە ئەمە خۆی ئەم دیعایی ئەمانە کە وەزعەکەی وان لێ کردووە ئەمە وا دەرکەوێت کە خەڵکی کرێکار و زەحمەکێشی کوردستان چۆ بۆ لای ڕژێم خەڵکی کرێکار و زەحمەکێشی کوردستان مەطلەبی هەیە چۆن تحقیقەکرەوە ئەوە بەشی دووهەمە بەشێکی کێو علاقی بەمانەوە نییە بەس هێزەکانی معارەزە حزبەکانی معارەزە وەکو وەسیط لە بینی ئەم دوو حرەکە ئەی خوا ئیشازێکە
وإشهازێکە و تەشویهێکە و جاری کەیکاتەوە بە مادە بۆ هێزە ناسیۆنالیستەکانی تەرەفی دووەم کە پارتی و غێرە پارتیە. اینجا خەڵکی کرێکار و زەحمەکێشەوە بەڕووی هەردووکیاناوێ بەڕاستی ئەم حرەکەیەش ئەم بزوتنەوەیش بەو دەرەجەیە ئەچێتە پێشەوە کە بەڕاستی خەتی خۆی بکێش و خۆی جاکاتەوە لەم هێزانەی ئۆپۆزیسیۆن. هێزەکانی ئۆپۆزیسیۆن بەشێک نین لە بزوتنەوەی ئازادی خوازانەی خەڵکی کوردستان و بزوتنەوەی کرێکاران و زەحمەکێشان و مۆزەفینی کوردستان بۆ تحقیقی مەطالیبەکانیان. ئەوان کاری سیاسی خۆیانیانێ ئیشیان بە سیاستە و ئەوەی سازیان حرەکەیە بکەن. یعنی بێمەوە هەڵوێستەکە قسەکەم ئەوەیە هەم لە بەرامبەر ئۆپۆزیسیۆن هەم لە بەرامبەر هێزەکانی دەسەڵات پارتی وێکێتی هەم لە بەرامبەر ڕژێمیشە و ئەمە ممکنە ئەوە نییە بڵێ من دژی هەموو دنیام نه ئەمە ممکنە چکەم پرۆسەکە خۆی وایە مەسلحەتەکان خۆیان ئاوا جیاوازن لێە. ئێمە مجرد تعبیر لەسەر بەرژەوەندی زۆر باکەین مؤەید بەرژەوەندی زۆر بە ئەوەی کە لە زۆربەی کۆمەلگایە فەرمانبەرە موچەخۆرە هەژارە کارگەرە زەحمەتکێشە بەرژەوەندی زۆربەی یانی چی ئەوانن کە دەسەڵاتدارانن لە دژی هەموو کۆمەلگان دادۆشیەوە و ئەنێ بەرژەوەندەکانی خۆیان لەسەر ئەساسی برسیکردن و بێمافکردنی کۆمەلگا بنیاد بنێن بە هەرحاڵ کۆمەلگاگەر لەیان بێتە دەست لە بەرامبەر هەمویان نابێ بوەستێتەوە ئەمە حقیقەتێکە و ئەمە و ڕێگایەکە ئەتوان پیا تێپەڕن. حەزەکەم چمە سەر کۆمنتەکان ئەوڕێدارە عەلی کۆمنتی نووسیۆڵێ پاش پارتی گەورەترین بەشی گەندەڵی تاوانی بەرەکەوێت بەڵام دادگای فدرالی و ئێران و شیع و یەکێتی ئەگەر لەوە زیاتر پەناماری پارتی دنەوە پارتی بەبێ دوودڵ سیوێکی ئابیشی تر دەکات بە تورکیا ینی ئاماژەی بۆ سیوێکی ئاب کە بە هاوکاری بەعز ئەنجامیدا ئەم جارە لە جێگای بەعز ممکنە تورکیا بێنێت و بیکا بەگشت حکوومەتی ناوەندی و یەشێتی و ئێرانی شەبارحاڵ نازانمەوە چەندێک دەتوانێت واقعی بێ لەم دۆ خەیاوانە بەڵام بەرحاڵ پارتی لە کوردستانە ئەوەی کە بنەمای دەسەڵاتی ئەم دوو هێزە گەندەڵەیە لە تاڵانکاریە لە کوردستانە و ڕاستی خودی تاڵانکاریە خودی ئەو سەروت و سامانەیە پێچیانەوە ناوە خودی ئەو تاڵانکاریە کە هەمیشە و دایم ئەنجامێدەن ینی ئێستا مەسەلەن بڕیاریەوەی نەوت نافرۆشە لە ڕێگەی تووشیا بۆ مەسەلەن ڕێگەی گرتۆ لە پارتی نەوت دەربێنێت و بە تەنکەر بیفرۆشێ بۆ مەسەلەن پێشتر کە هەتا نەوت بە بۆ ڕیشە ڕەوانەکرا و بە تەنکەر نافرۆشا و نەدزرا بۆ مەسەلەن ئەمانە ئەتوانێت ڕێگە بگرێ بەرحاڵ دەسەڵاتی عسکەری و سەربازی وانەیە بەدەست پارتیە لە ناوچەیەکی زۆری کوردستانە دەسەڵاتی پارە و پول و سامان و سەرمایە بەدەستی ئەوانەوەیە پەیوەندیەکانێتی لەگەڵ دەرەوەی خوا لەگەڵ کۆمپانیەکانە لەگەڵ ئەمریکا لەوانە لە ڕێگەی پارتیەوەی ئەم بڵین بنەمانی دەسەڵاتم کۆڵەکانی دەسەڵات خۆم بڕیاە ناتوانێت دەستی پارتی بسێنێتەوە بەربوو ئەندازێش ناتوانێت پارتی بخاتە جێگەیشی واوە کە فشارێکی گەورەی بۆ هاتووە قسەکەی هاوڕێدارا من وایە بینم کە گوایە پارتی بە زۆر جۆرێک فشاری بۆ هاتۆ خەریکە وەکو جۆرە سیوێکی ئاوی لێدێ وان نییە پارتی نەکەوتۆتە ژێرە فشارەوە بڕای من ناشکەوێتە ژێرە فشارەوە ئەنوا ئەشکال کارتی هەیە ئەتوانێت بەکاری بێنێت خۆی لەم دۆخە دەرباسکە بەڕاستی ئەمە ئەگەر خەڵکانێک پێیان وایە ئەمە شکستێکی یەکجارەکیە بۆ پارتی ئەوانە بە ئەم خیاڵە لە مشتی خۆیان دەرکەن فرسەتێکە بۆی کەوا هێزی لە بەرامبەرا بگری بەڵام ئەوە دایبنی بڵێ شەڕەکە بڕاوەتەوە خەڵک سەرکەوتووە نەنا ئەو تەپلی سەرکەوتنە جارێ زۆر زۆر لی بدرێ من هەڵێ شەماڵەکە منش ئیسافەیە بۆ قسانی تۆ هەندا دەستی خۆش بێ هاوڕێداران دەستی خۆش بۆ کۆمنتەکەی من تەسەوەرەکەم ئەوە ینی تۆزێ علاقی بە عهدێکی کۆنترەوەیە لەم 33 ساڵە کە ناسیۆنالیزمی کورد دەسەڵاتی گرتووە حیزبانە دەسەڵاتیان گرتووە ینی هەر هێزێکی سیاسی نین هێزێکی اقتصادی زۆر گەورن و پەیوەندی وەکو تۆش وتی ینی پەیوەندیەکی اقتصادی زۆر گەوریان هەیە و ینی قەراراتی ئاوا لەو بابەتە ینی نەوعێکی کەیە ینی ئەمان وەکو زمانێکە بێ ئیمکانیاتی مالی بوون و بەبێ ارتباطاتی وەکو چۆن بڵێ یعنی ئەو سەرمایە کۆ نەبوو بووە لەلایەن و ئاوا ممکن بە هەموو شتێکەوە ئێستا بەعزێ سیاست ناتوانن بیکەن ینی تەسەوەر ناکەمەوە ئەوە یەکێک بێت لەو احتیمالانەی کە هاوڕێ باسیەکات و ئەوە تقریبا تۆزێت تەسەوراتی وەکو چۆن بڵێ ئەو عهدەیە عهدی مەسەلەن سیوێکی سیوێکی شتێکی کە بوو ناسیۆنالیزم هێشتا ینی وەکو هێزێکی وەکو هێزی کەپیتاڵ ینی
خۆی تەجەسم پێ نەکردبوو ئێستا هەموو ئەو لایەنانی هەمووی وازەح بووە هێشتا لەسەر ئەوەوە یارمەتی نێودەوڵەتیە ژیان هێشتا لەسەر یارمەتی وێنە ژیان فەرقی هەبوو لەگەڵ ئێستاوە فەرقێکی گەورەیە بە هەر حاڵ اینجا کۆمنتێکی کەش هاتووە ئاڕێ عوسمانم پرسیارەی بۆ تۆی هاوڕێ مەڵێ هاوڕێم پێتان وان نییە شکستی استراتیژی ناسیۆنالیزمی کورد لە نێوان ئەو کێشمەکێشەی لەگەڵ دەسەڵاتی ئیسلامی شیعە هۆکاری ئەوە نییە پارتی زیاتر هاواری لێ هەستاوە دەنی تەوازنەکە لە بینی ناسیۆنالیزمی کورد و شیعە ئەوانەیە جۆرێک تێک چووە کە پارتی هاواری لێ هەستاوە باشە خۆی دەفش ئەخۆ ئەگەر مەجان بوار هەبێت بەڵێ فەرموو پرسیارەکە بۆ تۆیە بەرحاڵ بەڵێ باش دەستخۆش سپاس بۆ کۆمنتەکە هاوڕاستمان ینی ئەو وایە فشارێکی لەسەرە ینی فشارێک بۆ پارتی هاتووە سەر لە چاو جارانە تۆزێ پۆساکە فەرقەکە بەڵام پارتیش بێهین نییە زین ینی بێدەسەڵات نییە و بێ قودرت نییە و ینی لە زمنی لە ینی هاوسەنگەکە بە تەواوی نەگۆڕاوە کە بڵێ پارتیە چێتە دەرێت جارێ وەکو استراتیجەتی ئەمریکا کە خودی ینی قوارەی هەرێم پەیوەندێکی ڕاستە خۆی هەیە بە استراتیجەتی ئەمریکاوە استراتیجەتی ئەمریکا بە دەرەجەی ئەساسی بە پلەی ئەساسی ئەتمادی لەسەر پارتیە پێشووتریش و ئێستش و لە داهاتووشە ئەو قسانەی کاکرێ هەم ینی ئۆپۆزیسیۆنی کوردستان لە چەشنینەوەی نوێ و ئەوانە باسیەکان وە دوو مۆزۆعی پارتی یان یەکێتی خۆی پەیوەندی لەگەڵ ئێرانە یان لە زمانی ئەم تەقسیمە جیۆسیاسی کە ینی سایی کردو بە سەڵەسە عێراق کوردستانە ئەو لە زمانی ئەوە ینی کە تۆ باسی نەمانی پارتیەکەی بە تەواوی وەکو ئەوە وایە کە بڵێن ینی استراتیجەتی ئەمریکا و مەسلحەتی لە مۆزۆعی ئیدامەی قوارەی هەرێم کۆتایی پێهات اینجا ئەوە ناواقعیە ینی تا ئەو استراتیجیە لە ئارایە بێ پارتی ینی ئەو هینەی هەیە ئەو دەعمەی هەیە و ئەم شتە لەسەر ئەوانەوە نییە بڵین من قەنەعەتم نییە نە ینی بەڕاستی وەکو واقعیش ینی ئەگەر تی فکری ینی نەوەی نوێ ئەمانە هەمووی ئەمە خەڕۆکردنی خەڵکە ینی هیچ ینی نە ئەمریکا و نە دۆری ئیمپریالی هیچی استراتیجەتێکی وای دا نەناوە استراتیجەتی ئەوە نییە کە هێزێکی کەی وەکو مەسەن نەوەی نوێ بێنە بیکا بە بەدیل هینەکان ڕێ خاکەوەی ئەم معارەزەیە هەبێ سەخەتکار لەسەر ئەم ڕژێمان و ئەم دەسەڵاتانە بازی ئیسلاحکان شتێ بکەن بۆیان ڕویان گەشت بێت لە بەرامبەر ئەم استراتیژیەکە داناوە بەڵام ئەسڵی مۆزوع ئەوەیە کە استراتیژێتان لەسەر ئەو هێزانەیە و حتا یەکێتیش لە زمنیایەتی یەکێتیش هێشتا بەدەبیێن لی من تەسەورەکەم بەڵام پارتی ئیتر خۆی یەک نقطە هەیە حەزەکەم ئاخرشەوە بڵێم باسەکەمان ئێمە لەسەر ئەم هینی جیۆپۆلیتیکسە نیە چکە ینی مەسلەی قەومی سیاسەتی قەومی من پێشوتیش باسم کردووە ینی سیاسەتی قەومی سیاسەتی جیۆپۆلیتیکسە چەنە جێگەیە بێتەوە لە کێشمەکێشی جیۆپۆلیتیکسیە چەنە لەگەڵ ئەم تازنە هێزی نێودەوڵەتیانە ئەتوانێت ئەمکانە موجود بێت یعنی سیاسەتێکی ئیجتیماعی نییە ینی ناسیۆنالیزم لە تاریخ ئاگە پێشووتر هاتوێ من حەزەکەمەوە قسەی بڵم ئەگە پێشتر هاتبێ مەسەرەکە لە تەکوینی دەوڵی قەومی و ئەمانە بازاڕی داخلی دروست کردو ئەوەی دروست کردو اینجا بۆ بە دەوڵەتی قەومیمانە ئەمە پرۆسەیەکی کە بووە ئەم پرۆسی کە لە کوردستانی عێراقا و ژێر سایی ینی ئەم کێشمەکێشی جیۆپۆلیتیکسا بەڕێوە ئەچ ئەمە شتێکی ترە و ئەمە ینی ڕزگاربوون لەمە لە ئەسڵی ئەوەیە کە ئەم سیاسەتی ئیجتیماعی لەناو کۆمەڵگەکە نەجات بی لە دەستی ئەم سیاسەتە جیۆپۆلیتیکسیە ناسیۆنالیستیە ینی بیگەین تۆ سەر ئەسڵی خۆی ینی ئەسڵی ئەوەی کە تۆ ئەدەوێت مجتەماعی دروستکەی ینی کیانێکی ئیجتیماعی پرە پێبێت و ئەم کیانە ئیجتیماعی خۆی هیچ مشکلەیەکی نییە لەگەڵ کولی کرێکار و زەحمەکێشی نەک عێراقیش بەڵکو ناوچەکەش اینجا ئەمانەی ئەمان بەڵام ئەوەی کە زۆر گرنگە من تەسەور ناکەم ینی ڕقمەوەی کە تەوازنەکە تۆ زیێشکاوەتەوە بڵێەوە بەڵام پارتی هەر ینی قدرت و هینی خۆی هەیە و لە هەمان کاتیشە بە حکمەوەی کە هێشتا ناسیۆنالیزم ینی
حەزەکەمەوە قسەی بکەم یعنی کە تۆ فکری ناسیۆنالیزم لە کۆمەلگەکەیە یەکاڵان نەبوو بێتەوە ئەوزاع نەگۆڕابێ خەڵک بە دوای استراتیجەتێکی خارجی مەسلەی قومی نەبوو بێ بە شتێکی کۆمەڵایەتی بوار زۆرە بۆ ئەوی کام هێزانە جاری کە بمێنەوە بێژگە لە مۆزۆی جیۆپۆلیتیکس ینی مۆزۆی ئەوەی کە خودی کۆمەلگەکە ینی قطعاتێکی زۆر لە کەسانی ینی طبقاتی معەن کە کرێکار و زەحمەکێش نییە ینی بۆرجوازی متەوەستە بۆرجوازی گەورەیە ئەمانە هەمووی مەسلحەتیان هەیە لەمانەوەی لەم قوارەیە بەم شکڵی ئەوە واقعەتە یعنی بێەوە لە لایەت نەکەی سپاس زۆر باشە پرسیارێکی کەش هاتووە کۆمنتیشی تۆز لە درێژە ئی هاوڕێ سیروان مستەفاایە بەڵام هەرەی خوێنینەوە بەرحاڵ کۆمنتە درێژانە جاری وایە خۆی بڵێن فەیسبوک و یوتوب قەتعیانەکە بەرحاڵ بیرەوەم نەچێ و هاوڕیانی کە ئێستا بینەرن ئەگەر تا ئێستا نەتان کردووە سایتی یاخود کەناڵی هیوا لەسەر یوتوب سەبسکرایب بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن تا ئەم بەرنامانە درێژەیان ببێت و بینەری زۆرتر بیان بینێ هەوڵی زیاتر مەرکەزیکردنی دەسەڵاتی حاکم لە بەغدا دیارە و بچووکردنەوەی قوارەی هەرێم یەکێکە لە ئامانجەکانی تەنانەت لە ناوبردننی قوارەکەش بە بیانی جۆراوجۆر دژی دەسەڵاتدارانی هەرێم ئەم ئەزمموی ئێستا بەری ڕەنجی تێکۆشانی هەموو ڕەنجەران و زەحمەکێشانی کوردستانە بەگشتی موچی ئەو دوو حیزبە نییە سەبارەت بەبوونی هێزی هاوپەیمان و مانەوەیان بەرژەوەندەکانیان تا چەند بڕ دەکات هەمان سینناوی تاالبان دووبارە دەبێتەوە بەڕێی ئێوە سلااو ڕێزی دووبارە بەرحاڵ منەوە بڵێم ئەوەی کە باسی ئین بکرێ باسی بەرکەزیکردن بکرێ ئەگەر ئیجازە بێ وایەت من پێشتر جوابی ئەمە بەمەوە بۆی دواتر فرست بم بە تۆ وە جوابی هەندێک شتی تریژ لەو پێشووتر کە تۆر ئاماژت پێکردن زین چۆنە مەرکەزیکردنەوەی هەر دەسەڵاتێکی بۆ ژوازی ئەوانە بەبێ ڕووبینایشی ئایدۆلۆژیوانە ممچین نییە ینی ئێستا گەر بۆتین هات و هەموو مافیەکانی لابرد لە رووسایە و خۆی بوو بە دەسەڵاتی ناوەندی و مەرکزی ئایدۆلۆژیەکی دیاریکراوی هێناوە فەیلسوفێکی هێناوە بیرروبۆچوونێکی فاشستیانە بڵاوە کاتەوەوانە و لەسەر ئەساسی و ئایدۆلۆژیا و نو ناسیۆنالیزمە رووسیەیە کە خەریکە هێزی خۆی دووبارە بەرهەمەهێنێتەوە بە ئەستوانی دەسەڵاتی ناوەندی هەبێ لە عێراقا ئەوانە بەڵام گروپی شیعە بەنا بە تعریفی خۆی وەکو جوڵانەوەکی مەزەبی ناتوانێت دەسەڵاتێکی ناوەندی لە عێراقا بنیاد بنێ هێزێکی قومی ناسیۆنالیستی عەرەبی ئەڵتراناسیۆنالیست و فاشیست دەتوانێت و کارە بکە بەڵام ئەو هێزە فاشیستە جارە بەر لەوەی کەوا شەڕ لەگەڵ کوردستان بکە بێ شەڕ لەگەڵ گروپە شیعەکان و گروپە سونی مەزەبەکانە یەکلایی کاتەوە ئەوە لەوێ کۆتایی ببێن ینی دووبارە هاتنەوەی مرکزیەتی بەغاو ئەم ترسە لە بەرامبەر خەڵکی کوردستان ئەوانە بە بڕای من ترسێکی زۆر زۆر غیرە واقعیە ینی مجموعەیە زۆر عواملی دیاریکراو هەیە لە ناوچەکەی ئەبێ ڕووبە مجموعەیە زۆر تەوازنات هەیە ئەبێ تێک بچێتەوە تاکەوەی دەسەڵاتێکی مرکزی تری وەکو ئەوی بەعز لە بەغایە جاریشکە دروست بێتەوە لەبەرەوە ئەمە زۆر ناڵێم مستحیلە شێک لە دنیای سیاسەتا مستحیل نیە بەڵام زۆر زۆر زەحمەتە ئەوە لەلایەک قوارەی قواری هەرێم نییە باز لەسەرەوە نییە خەڵک ئەمریکا و ئێران و تورکیا و ناوچەکە و سعودی و ئەوانە بە قازان بە خااتری چاوی کاڵی خەڵکی کوردستانەوەمانە قوارەیان پارێسم قوارەیەکە بۆ دزینی تاڵانکردنی بەروبوومی نەوتی کوردستان شێ لە پارتی وێچێتی باشتری پێکرێ بۆ ئەوان بە بڕای من پارتی وێچێتی کوردستانە خستۆت سەر خەریتەی نەودزینی دنیا ئەنوا و ئەشکال ارتیباتاتیان هەیە لەگەڵ هینە ینی بەشێک ئەوەی کە ئەمریکا پشتیان چۆڵکات و ئەمریکا پشتی پارتی چۆڵکە منە تا باوەڕم بەوە نییە نەوتەکەی کە لە هەولێرەوە جاران لە مامتیقەی هەولێرەوە ئەچوو بۆ تا تورکیا ڕۆوانە و بۆ ڕێنەوتی کە ئەیگەیانە حدودی تورکیا و بۆ ڕێنەوتە حکوومەتی هەرێم خۆی دروستی کرد نێچوان بەرزانی دروستی کرد دوای فرۆشتی بە رووسیا و ئێستا هەموو ساڵێک کرێ ئەدا بە رووسیا لە بەرامبەر ئەم نەوتەیە رووسیا هاتۆتە ناو گازپرۆمەوەتە لە کوردستانە کارەکە یعنی باسەکە لەسەر ئەوە نییە ئەم دام و دەستگایە چۆتە ناو مافیای نەودز و تاڵانکەری دنیاوە و ئەو تێڕوانینە کە سەرمایهداری ئەخلاقیاتی تایە ممکنە کۆمەڵێک هاتوون ئەڵێن داوایەکمان قەید کردووە لە ئەمریکاوە نازانم چەند خزمەکانی بەرزانیمان داوە بە دادگا ئەوان و حکومە درێن و خەڵک ڕزگارێ بێ ئەم بەیت و بالوەرانە باسکردنی زۆر زۆر جێگەی پێکەنینە بەڕاستی ئەمریکا خۆی بە ئەندازەی کوردستان گەندەڵە
تورکیا بەئەندازی کوردستان گەندەڵە، ئێران لە کوردستان گەندەڵترە، بۆ مەگەر لە عێراق و لە مافیەکانی نەوتی عێراق کەم تاڵانکاریەکەن، کەمتر تاڵانکاریەکەن لە پارتی. ئەساسەن هەموو پارتی بۆ خۆی باشترین نوێنەرایەتیکردنی ئەم ئەنجومەن و دام و دەستگا تاڵانکاری دنیاە، لەبەرەوە ترس لە دەسەڵات و قەواری هەرێمەوانە ترستان لەوە نەبێ. پارتی بۆتانە پارێزێ و بۆش نایپارێزێک کە دابنیشە خەڵک بۆی بڕژێتە سەرجادە و دیفاع لە پارتی بکە. پارتی بۆ خۆی وەسایلی خۆی هەیە و خەریکە بە پارۆپولی خۆی و بە تاوانکاری خۆی و کارە جێبەجێکا و قەواری هەرێمیش ناپارێزێت، دەسەڵاتی خۆی پارێزێ. بەرحاڵ باسەکە لەسەرەوە ئەوەی کە ئەمە ئەزمونە کامی جێگەی دەستکەوتی خەڵکی کوردستانە. ینی باز لەسەرەوە بێکە ستەمی نەتەوایەتی لەسەر خەڵکی کوردستان نەماوە، ئەمانە ئەوە مەسلەیەکە دەستکەوتی خەڵکی کوردستانە. بەڵام ئەم دۆخەی کە ئێستا لە عێراقا هەیە ئەوانە زۆر وا ئاسان نییە ستەمی نەتەوایەتی دووبارە لە کوردستانە بەرقەرار بێتەوە. وەک گوتم دروستبوونەوەی دەوڵەتی مرکزی لە عێراق و مرکزیەتی لە عێراق بۆ خۆی خەونێکی زۆر ئەوەیە. سەبارەت بە هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش قسە لەسەر مەسەلەن ئەم گروپە تازان ئاکرێ وەکوونەوەی نێو ئەمانە بە بڕای من ئەمانە بۆ سیستەمی سەرمایه‌داری دنیا ترۆزی ناوتەشاتن دایان ناون بۆ کاتێک کەوا پێویستە بێ بەکاریان بێنێت و ئیسیفادەیان لێ بکە. بەستونێت تێ ناو خوێاوە دای ناو نەگەر ڕۆژێک لە ڕۆژان پارتیەکێتی وایان لێ هاان لە بەردەم پەلاماری خەڵکاوەستانەوە ئەوانە بۆی کەوا بەدیلی هەبێ ئەلتەرناتیوی هەبێ بێنە بێت جێگایان خۆم سیاستە هەر لێرە پەیڕەو ناکرێت لە هەمووی ئەمریکای لاتین هەمووی وایە. ئەمریکا بەدەستێک پشتیوانی لە دەسەڵاتی حاکمەکە بەدەستێکی پشتیوانی لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیەکە و ئینەکە لە هەولێرە بەبەر چاوێەوە شیروانی لە سزنایە ئەوانە، بەڵام هاوڕەکانی شیروانی ئەتوانن زوو بچن بۆ سەفارەتی ئەمریکا لێ بەنامێکیان بۆ ئینزاکە کە ئێمە لە دژی سەرکوتکردنی ڕۆژنامەوانانی لە کوردستان و ئەمانە ئەم لاشی گرتووە ئەو لاشی گرتووە بۆیە ئەگەر جەماوەرێک ڕاپەڕی لە بەرامبەر پارتیەوانە بێکە هەمووی لە دژە دەستی ئەمریکا دەرچێ. ئەم یاریانەی ئەمریکا زۆر مەکشوفە، بەڵام بەداخەوە زۆر شت بەسەر خەڵکی کوردستانە بە تایبەتی چالاکوانانیشە بەگشتی و بە تایبەتی چالاکوانانی جاری وا هەیە تێ ئەپەڕێ. بەرحاڵ فرسەت بۆ تۆیە مۆید ئەو کۆمنتە هەیەگەر وڵامی بدەیتەوە پێم وایە تر جۆردە بەرەو کۆکردنەوەی بەرنامەکە فەرموو. زۆر باشە، دەست خۆش بێت. خۆی مۆزۆیم ئەوەی کە بێ بە دەوڵەتێکی مرکزی بڵین بە تایبەتی لە ژێر سای ئیسلامی سیاسی شیعەیە ئەوە دوورە بۆ یانی مەسەن عێراق نابێ وەکو هینی لێ نایە وەکو ئێران. ڕژێمی ئیسلامی ئێران لە پرۆسەیەکی دیاریکراوە و لە تاریخێکی کەوە حاصڵون توانیوەتی ئەوە بکەوە بێتە سەر حکم. بەڵام لە عێراقا ینی نەک هەر بڵێن ئاعترازی خەڵک بەڵکو ینی سراعاتی بینی هێزە بورجوازیەکانی ناو عێراق و ئەم تەقسیم بەندی کە ئێستا هەیە لە نێوی ئەو مەسەلمە کوردستان بەشێکی مۆسوعی هەرێمی بڵین غەربیە کە بڵین بەناوی سونە باسیەکەن ینی سونە و شیعە و کوردستان و ئەمانە ینی ئەم ینی بڵین لە ئاسی حتا برجوازی و دەسەڵات هێز و حیزبەکانیا ینی قورسە دەوڵەتێکی مرکزی لەسێر سایی ئیسلامی سیاسی شیعە و بۆ ئایدۆلۆژیەوە دروست بێ. ئەمە یەکەم. دووەم ینی ینی ئەم نظامە خۆی کە دروست بوو ئەم نظامە هەر لە ئەساسات لەسەر ئەساسی ئەم مکەوناتی قەومی و هەیوێی ئیجتیماعی و مەدەنی کۆمەڵگەکان وەلانە کردیان بەم مۆدێلە و ئەم مۆدێلە خۆی تەمان مۆدێلێکی ئەمریکی و هینە ینی خطە وەکو چۆن لە بۆ تاڵبانی ئێرانی تەڕح کرد لۆیە جەرگە هەموو عشارەکانی کۆ کردەوە و حکم و حاکمێتیایە دەست ئەوان. بەڵام لە عێراقا بەعکسەوە ئەوە ینی ڕێ بۆ چۆنڵی جارێکە دژە ئیجتیماعی تەتەوری کۆمەڵگەکەی ئەوە نەبوو کە تۆمانە بینی بیانکەی بە قودرەت بەسەر کۆمەڵگەکەەوە. ینی هینێکی کۆنەپەرستانە ینی بڵین پرۆژەیەکی کۆنەپەرستانەی مخەتەت و ئەوانە بووە دروستکردنی ئەم نظامە سیاسیان. بەرحاڵ ینی لە بینی ینی ئەم سراعاوی کەوایە کاڵامێتەوە قورسە. بەڵام لە هەمان کاتە عێراق ئێستا تۆ بیرکەرەوە 40 ملیۆن سەروی 40 ملیۆن ئینسانە و من پێشووتر باسی ئەومان کرد کە ڕەوەندی ئابووری هەر بەرەو ئەوواکە زیاتر فقر و فەلاکەت و هەژاری و بێدەرەتانی و بێخەدەماتی و ئەمانە و کۆمە شوێنەکانی جیهان
ئەمە ئەم پرۆسەیە بەردەوامە ئەمە خۆی ینی ئەترازێکی ئیجتیماعی گەورەی دروست کردو ئەیکا بەحسی ئەسلی ئەوەیە کە ینی بەڕاستی ئەگەر یەکێک بیرکاتەوە لەوەی کە چۆن ئێمە نەجاتمان بێت لەم کارە سات و لەم ئەوزاعە ئەوەیە کە بیرکەیتەوە ئەو هێزە کۆمەڵایەتی کە ینی زەرەرەومەندی دەستی ئەم وەزعایە ئەمە خۆی ڕێک بخە ئەمە خۆی بەقوتکە ئەمە ینی هوشیاری سیاسی و ئاراستی سیاسەکەی لەسەر ئەساسی مەسلحەتی خۆی داڕێژێک نەک لەسەر ئەساسی مەسلحەتی ئەوانیکە من هەموو جارە سێگەکەم لەگەڵ ینی ڕەنگە لەم بەرنامەی تۆشە باسم کردوێ ینی کۆمەڵگا خەڵکی کرێکار و زەحمەکێش و مۆزەف و هەموو فیعاتە ئیجتماعیەکان و خانە نشینان و ژنان و لاوان وانە ینی هەمووی سیاست دەکات لە ناو کۆمەڵگایە ینی بێ سیاست نییە بەڵام برجوازی ڕای کێشاوە کە سیاستی ئەو بکە ڕای کێشە بۆ انتخابات ڕای کێشە بۆ شەڕی قومی ڕای کێشە بۆ کێشمەکێشەکانی بینی خۆیان ڕای کێشە بۆ ئەحزابی معارەزە ڕای کێشە بۆ ئیسلامیزم ڕای کێشە بۆ ناسیۆنالیزم ینی ئیسلاحەتی لێ بڕێ نایڵە یەک لەحزە دانیشێ بەڵام لە هەمان کاتە ئەو خۆی خەریکی سیاسەتە بەحسی ئەسلی ئەوەیە کە تۆ ئەمە تێگەی بێ بڵێ تۆ سیاست وایە تۆ خەریکی سیاسەتی بە سیاست لەسەر ئەساسی مەسلحەتی چینایەتی و ئیجتیماعی خۆ بکە استقلالی سیاسی خۆ بەدەستبێنە بگەڕێنەوە بە سوالەکەی هاوڕێ ینی ئەوەی کە بڵێنەوە یەک مرکزیت تۆزە قورسە بەڵام لە هەماگە شام هێزە ئیجتیماعی هەیە و احتمالاتی تەتەوری هەیە ئەوەی کە بڵێن عێراق بەجێ بێڵێ ئەمریکا ئەوە ینی متوقعە یان ناڵم کە ئەوە هەر متوقع نییە و ئەوانە مەسەن احتمالە مەسەن ئیدارە لە ئەمریکا بگۆڕێوەکو ترامپ هێزەکەی لە کوردستانی هین کێشایەوە ئەمانە هەمووی مەطرحن بەڵام وەکو ینی ئیحتیمامی ئەمریکا و ئەوانە بە خودی حتا نەک لە پەیوەند بە کوردستانیشەوە لە پەیوەند بە عێراقیشەوە ئەوە نییە کەوازی هێنابێت لازال بە حکمی ئەوەی کە ینی اقتصادی عێراق اقتصادێکی کەپیتالیستیە آخر دەرەجە مۆزوعی نەوت ئۆنسوری ڕەبتێکی ئەساسی حتا کۆمەلگەکەیە کە کورد بە بازاری جیهانی سەرمایەوە و ینی مۆزوعی دۆلار و سەیطرەی ئەمریکا ئەمانە هەمووی عناصری زۆر زۆر ئەسڵین بە دوور ئەوەی لەوەی لە کوردستانە موجود بیان نەبێ لە عێراق موجود بیان نەبێ ینی مۆزوعی دەور نەخشی ئەمریکا و غەرب لەسەر مۆزوعی سیستمی سیاسی لە عێراق ینی کاریگەری بەقوەتی هەیە و ینی حتا ئێرانی سەر سەیطرەی کردووە بەڵام زامن نییە 100% بلا حەزانکە ینی هەر لە کێشمەکێشایە جام بڵێ نەگەر حتا ئەوەش ڕووباوەکو هێزی ئاسکەری بچێتە دەرەوە لە کوردستانی شەوکەیسە تقریبا لە عێراق نەماوە بەڵام هینەکە ماوە ینی ئەوەنە کیانی ئەقلیم ینی لە هێشتا ڕەبتە بە مۆزوعی استراتیجێتی ئەمریکا لازار نۆفلای زۆن هەر ماوە لە شوێنی خۆیاتی ئەگە حتا هەموو شتەکان بگەڕنەوە بۆ ئەسڵی پێشووتر ینی بۆ نەوە دوویەک ئەوانە لازە ئەو استراتیجەتەی غەرب موجودە کە هەرێمی کوردستان هەرێمێکە نابێ ینی مرکز تعداب کاتە سەری وەکو چۆن بڵێ حتا نۆفلایزۆنی بەسەر تەطبیقەکە ئەمانە هەمووی لە شوێنی خۆیان بەڵام ئەمان ناسیۆنالیزمی کورد و بەتایبەتیوانەی پارتی و ینی تیۆریستنەکانی ناسیۆنالیزمی کورد هەمووی بەو ئیتیجایە قساکە کە ئەمانە هەمووی لە بیری خەڵگەباتەوە لە کێشە ئەسلەکە دووری خاتەوە زۆر باشە مۆهێت بەس ئاڕێ نەوزاد بابان کۆمەتێکی نووسیوە کۆمەتەکەی کەمێک درێژە بەرحاڵ بەشێکی قرتاوە بە داوای لێبوردنەوە ترەوە وتمەوە کێشە تەکنیکیە هەیە ئەڵێت چی پارتی چیەکێتی لە ڕووی ڕاوڕوت و دزینەوە بۆ لەحزەیەکیش نەوەستاون بە پێچەوانەشەوە ئێستا زیاتر لە جاران بزنسەکەن و زیاتر باز و سەرانە وەرەگرن و تازەترینیان ئێستا دوو گۆمرک لە هەر کاڵایەک وەرەگرن کە دێتە ناو هەرێمەوە بۆیە دەبێت زۆر خۆشحاڵ نەبین کە ئەم مافیا وەلیگاشیە ئاوە بە ئاسانی دەستبەرداری دەسەڵات بێ نابێ ئاسۆ ئامانجمان ببەستینەوە بۆی کە لە ڕێی مرکز و محکەمەی فیدرال و جواب بەخواست و مافەکانمان دەداتەوە بۆیە تەنها ڕێگەی هاتنەمەدانی خەڵکی کوردستانە کە لە ناوەندەکانی کار و ژیانی خۆیان ڕێکخراو بکەن بەرحاڵ وازانم بە جوملەبینی ئاخی گەیشتووە دقیقەن هەر لە درێژێ و قسە باسانەیە ئەوڕێمەکردمان من موافقی تەواوی ئەو بۆ چوون و تێڕوانینە منی شەروە دەستی خۆش بێ بەرحاڵ من دواوتە بۆ تۆ بەجێڵم مۆئەت پێش ئەوەی کە بینەران
بە شادی و کامرانی پارێزی بڵێن بسپێرین تاکو و هەفتەی داهاتوو فەرمو دوا کۆمنتە سەبارەت بەم باسە و سەبارەت بەم قسانێک ئەمڕۆکران لەسەر بڕیاری دادگای فیدرالی باڵای عێراق لەسەر موچەی فەرمانبەرانی کوردستان فەرمو. زۆر باشە یەکەم جارە دەست و خۆش بە بەڕاستی زۆر زەرور بوو ئەم دایلۆگەوە قسەکردنا ینی تاوتێکردنی ئەم مەسەلەیە ینی بەگشتی تقریبا قسەکانمان کرد بەڵام ئەتوانین بڵێن کۆیکەینەوە کە مەسلەی ئەسڵی ئەوەیە کە ینی وەکو هەمووی قسمێن لە هاوڕانیش ینی دەریان بڕی ینی هین نەبین ینی سەرقاڵیەوە نەبین کە ئەمە ئەم شتە بەدەست هاتووە بکەوینە دوای ئەوەی کە جوابێ جارێ جوابی پارتی و یەکێتی و ئەمانە بینەوەکە یان هەر جێتێک لەوانەیە کە ئەم شتە تحقیق بووە ینی ئەم مەطلبە بە ئامانج گەیشتووە خەریکیەوە بێ باسی ئەسلەوەی بگەڕیتەوە بۆ خۆت ئەم دەستکەوتەی کە بەدەست هاتووە ئەم حرەکەتی کە کردوخر دەستکەوتەکە مۆزۆی موچەکە نییە دەستکەوتەکەی کە توانێتی 5 مانگ ئیدامە بە خەباتی خۆی بە ئەوە گەورەترە ئەوە گەورەترە لە باسی موچەکە بە بڕێم وانە ینی بەڕاستی ئەوەی بەدەستێنا ئینجابامە بە تەطویر ببێ بە هەمەلایەنەتر ببێ بواری هین نەدێ هێزەکانی معارەزەی سیاسی لە کوردستان هەمیان معروفن باشە یان ئەمانە نەبێتە دەستکەلای دەستی ئەمانەوی جاری مەسائلی سیاسی خوان و پەرلەمان و مەسلحەتیان لەگەڵ بەغا و لەگەڵ ئەم جیهەت و ئەو جێتا بکەن ئەمە یەک دوش دەدێ ئەوەی نۆزاوتی لە ئاخیرەکە پارتی و یەکێتی عینە شتماون و بەهێزن و هەموو ممتلەکات و هێزی عسکەری و حتا پاپشتی نێونەتەوەی شەمووی لە دەوری و دو حیزبیان بە پلەی سەرەکی جامانە کێشەکان لە هینی خوانە ماونەتەوە ئەم لا تۆزەکەم ئەو لا تۆزە زیاد لەمە دوورکەوینەوە بچینەوە سەر ئەم مۆزوع ئەسڵەیە کە مخستنی ڕێخستنی خۆتان هوشیاری خۆتەوە نوعی لە هینەکە بگۆڕێت ینی وەکو چۆمڵی کەلتوری سەقافە و فەرهەنگی ئینتقادی لە کوردستانە بگۆڕێت من ئەوە زۆر زۆر لام گرنگە فەرهەنگی ڕەخنەگرانە لە کوردستانە ئەگەر یەکە ڕاو بنێ لە ئیتاری ناسیۆنالیزم بێتە دەرێ بە ئیتیجای اجتماعی بە ئیتیجای تاک و فەرد و ئازادی ئینسانەکان و یەکسانیان ئەمە ینی ئەبێ شان بەشانی ئەم ڕەوەندە اعتراسی کە لە کوردستانە هەیە ئەم تەغیرش لە ئاسی سیاسی و فکری و فەرهەنگیان ڕووبات و ئەمە لایەنێکی لایەنێکی کەی ئەساسی تر ئەوەیە بەڕاستی ینی لە زمانی ئەمەش ئەمەگرێتەوە ینی هەوڵدان بۆ یەکێتی خەبات لە هەم لەسەر ئاسی کوردستان لە بینی هەردوو ناوچەی زەرد و سەوز و هەم لەسەر ئاسی عێراق و حتا وەکو مۆزوعەکان خوان ئینتەرناسیۆنالیستین بەڕاستی حتا لەسەر ئاسی ناوچەکەش ینی بۆ ئوفق بۆ ئاسۆیەوە بچینە پای ڕێخستنی خۆمان و ڕێخستنی و حرەکەی و بەهێزکردنی دەستەکانی خۆش بە جارێکی کە دەستی ئێوەش خۆش زۆر سپاس مؤەیەد کۆتاییەکی باش بوو قسەکانی منشت کرد بەر جۆرێک بە ئومێدی ئەوەی کە بتوانین لە بەرنامەی ترا و لە دۆخی ترا باسی سەرکەوتنی ڕاستەقینە پێکەوە بکەین بەڵام تاو کاتەش حتمما سەبارەت بە پێشاتی نوێ دێینەوە ئەکە خەینە سەرت و داوا لێکن دووبارە بەشداروی لە بەرنامەکانمان زۆر سپاس دووبارە بۆ قبوڵکردنی ئەم داوەتە هەر بژی چاوەکەمی زۆر سپاس دەست خۆش بێت بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان لە ڕێگەی کەناڵەکانی خۆتانەوە لینکی ئەم بەرنامەی بڵاو بکەنەوە بە تایبەت لینکی یوتیوب وەگەر تا ئەسەنەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن بە ئومێدی ئەوەی لە دۆخێکی باشترە پێ بگەینەوە تاکو و هەفتەی داهاتوو بەرنامەیەشی تر ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی ئەسپێ شەوتان یا ڕۆژتان خۆش لە هەرجەیەکەن